ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شادوم، کاتتان باش. من شەماڵ عەلیمووی و بینەری بەرنامێکی تری دیالۆجی هیوان لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەم بەرنامەیەش بۆ سێ هەفتە لەسەر یەک دووبارە باسەکەمان سەبارەت بە جەنگی ئۆکرانیایە و میوانێکم لەگەڵایە کە لە بەرنامەکانی پێشووتریشە هاوکارم بوو، ئەویش بەکر ئەحمەدە. دیارە جەنگی ئۆکرانیا بەخێراتی بەکر. سپاس دەکەم شەماڵجان، ئێوارەت باش. ئێوارە باش، هەر بژیت. دیارە بەکرد لە باسی ئۆکرانیا باسێکی گەرمی تەواوی میدیاکانە، تقریبەن ئەتوانی بڵێ هەموو شتەکانی تر جگە لە باسی جەنگی ئۆکرانیا و ئاوارەبوونی خەڵکی ئۆکرانیا و ئەو بڵێن نەهامەتیانەی کە ئەو وڵاتە بەدەست هێرشی بۆ تینەوەی بینە، جگەلەوە باسێکی تر گەرموگوڕ نەماوە. زۆر مەسایل بوون بە ژێرلێەوە، زۆر مەسایل بیرکراون ئەساسەن وە تەنها هەموو فۆکوسێک لەسەر جەنگی ئۆکرانیایە. بەڵام خوێندنەوەی جۆراوجۆر هەیە، دیدگا جۆراوجۆر هەیە، تێڕوانین جۆراوجۆر هەیە بۆ ئەم جەنگە و پێم خۆش بوو من بە هاوکاری تۆ ئەمڕۆ سەبارەت بەو لایەنە جۆر بە جۆرانەوە ئەو دیدگا جۆر بە جۆرانە سەبارەت بە جەنگی ئۆکرانیا قسە بکەین و هەر لێرە شۆ ڕای بگەێنم بۆ هەموو بینەرانی عزیز کە دەرگای بەشداری ئاوەڵایە. ئەم بەرنمەیە دیارە لە ڕێگەی یوتیوبەوە ئەبینن، هەر لە ڕێگەی یوتیوبەوە ئەو لینکی بەشدار بوون لە بەرنمەکەتان بۆ دانین، بە کلیکردنی ئەتوانن بێنە ناو ستودیۆ و فرسەتە پێ کە باری سەرنجی یا پرسیارەکانی خۆتان تەرح بکەن. دیارە لەسەن تەوەرەیە ئێمە ئەم مەسایلانە باسەکەین ئەمڕۆ. یەکەم شت من پێم خۆشە لە سەبارەت بە میتۆدی شیکردنەوەی جەنگ قسەیەک بکەین. بەکرد دواتر لە باری مۆراڵیەوە جەنگ زۆر جاڕەت دەکرێتەوە، بەڵام ینی زۆر جاڕەت دەکرێتەوە بە شتێکی ناڕەوا و نابەجێوانە وەسفەکرێ کەچی بەڵامێکی شوێ نەخرێ. بۆ نموناوترێ جەنگ خراپە نالەبارە وایە، بەڵام ئیتر لە دوای بەڵامەکە خۆی مهمترین شتەکە لە دوای بەڵامەکەەوە ئەوە پێشووتریان نترێکەوێتە ژێر سێبەری بەڵامەکەەوە. کەمێک لەسەرەوە بدوین، لەسەر ئەو بەڵامە بدوین کە باسەکرێت سەبارەت بەم جەنگە، بزانین بەهانەکانی چین و بەهانانەی کە دۆزرێنەوە چین و خەڵک و ئەوانەی کە ئەم بەڵامە ئەڵێن وایانەوێ بیان و بدۆزنەوە ڕوانگەیان چییە بۆ ئەم مەسەلانە، لە ڕوانگەی خۆمانەوە لە گۆشەنیگای خۆمانەوە هەڵسەنگاندیان بۆ بکەیت. دیارە هەڵوێزگیریش لە بەرامبەر بە جەنگە، ئەو هەڵوێستەی کە خەڵک لە بەرامبەر بە جەنگای گرێوە ئەوترێ ینی هەڵوێزگیری جۆر بە جۆرە. من بۆ خۆم پێم وایە ناکرێت یەک هەڵوێزگیری هەبێت لە یەک جێگاوە بە تەنها و هەڵوێزگیریە هەڵوێزگیری دروست بێ بۆ هەمووان و سەرتاسەری دنیا. دواتر یە مەسەرەوە باسە، بەڵام زانینەوانە چۆنە بینین. پاشان باسێک کە زۆر مەترە هەبێت لەسەر مەوزوعی ئەم جەنگە، باسی مەسەلەی ڕاسیزمە کە ئەو لە پەیوەند بە مەسەلەی ڕاسیزمەوە پەیوەند بە جەنگەوە باسی ڕاسیزم دووبارێتە گۆڕێت، چ بەوەی کە هێزە بەشدارەکان تایە بە دەرەجەیەک خوان یاخود بەرامبەر بەوەی ترەڵێ ڕاستیستەوەوانە، چ ئەوەی کە هەندێک ڕوودا و ڕوئەدا لە بابەتی پەنابەری ئەوانەیە کە دووبارە مەسەلەیە نێتەوە گۆڕێ. ژێشیر لەو بارەوە قسەیەکی کردووە سەبارەت بەو مەسەلەی ڕاسیزمەوە ئەو مامەڵەیە کە لەگەڵ ئەم جەنگەیان کرێ بۆ جیاوازە لە جەنگەکانی ترووە، بۆچی ئەو حساسەتی بەرامبەر بەمە هەیەوانی تر نەبووە. سەبارەت بەوەش قسە و باسێککەین. سەرەتامی تۆدی خوێندنەوە بۆ جەنگ، من لە چەند باس و گفتوگۆیە کە جۆم لێ بووە، ینی میتۆدێک بەکارە هێنرێ بۆ لێکدانەوەیم دیاردانە کە من لێرە بە فرسەت ێزانم بۆ دەرخستنی باری سەرنجی خۆم کەمێک درێژ لەسەرەوە بدوێن، پاشان فرسەت دەم بە تۆ ئەگەر تعقیبێکە هەیە لەسەرەوە بیڵی. زۆر جار بۆ دیاردەکان کەشیکردنەوە کرێت و ئەوانە هەمیشە لە ناو شیکردنەوە لە ناو سیستەمی شیکردنەوەکەیە جۆرێک بڵێن مەفروزاتی دیاریکراو هەیە کە ئەو مەفروزاتە تەعینێکا پرسیارەکان چییە. بۆ نمونە ئەگەر تۆ وای دابنی لە ڕووداوە مێژوویەکانە ئەکتەری کاریگەر لەم ڕووداوانیان دەوڵەتەکانن، جێشەکانیان سوپاکانیانن یاخود سەرمایهدارانن چینی باڵا دەستنەوەوانە، هەمیشە لە لێکدانەوەی دیاردەکانە هەر لەم ڕوانگەیەوە سەیرەکەیتەوەوانە و هیچ جێگایەک و هیچ بڵێن بۆشاییەک یا هیچ جێدەستێک بۆ چینەکانی بنەوەی کۆمەلگا نایەڵیتەوە. ئەمە بەس مەسەن بە جۆرێک ئەمە یەکێکە لە میتۆدەکان. بۆ نمونە
ئەوەی کە پێوتێ مەدرسەی ڕیالیزم لە تەحلیلکردنی جەنگ و ئەوانەیە کە پەیوەستێ کاتەوە بە علاقاتی دەولیەوە کە پەیوەندی بین دەوڵەتەکان پەیوەندێکی ئەنارکیە و لەسەر ئەساسی هێز و باڵادەستی ئەوانە بنیادنراوە و هەموو دەوڵەتەکان بەرامبەر یەک هەست بە نائەمنیەت دەکەن لەبەرەوە پاراستنی ئەمنیەت هەمیشە پێویستی بە نیشاندانی هێز هەیە وەکوکردنەوەی هێزێ بەرامبەر لەم چوارچێوەی لێکێدەنەوە و دوات دووبارە دێنەوە بۆی کەەوە ئەم کێشەی لە بینی رووسیا و ئەوروپا و ئەمریکا چۆن لە ڕووی ژۆلپۆلیتیکیەوە چی لێ هاتووە ئەوانە لە ڕوانگەی منەوە لە دیتنی منەوە من پێم وایە ناکرێت جەنگ بەبێ بینینی بینینی وەک درێژکراوەی سیاست لە ئاستی ناوخۆی وڵاتەکانی شاسەیەک بکرێت و بەبێ دیتنی ئەو چێشمەکێش و منملانیە کۆمەڵایەتیە ببینرێت کە لە ناو خودی و دەوڵەتانەیە کە دەرگیری شەڕە بن نەسەنێت چ ئۆکرانیا بێت چ رووسیا بێ دیتنی ئەمە لە دەرەوەی ئەوەی کە ئەم لێکەوتانە لە نێوان خەڵکا لە نێوان گروپە جیاوازەکانی کۆمەلگای لە ناو چینە جیاوازەکانە چیا لە بەدەر لە ململانێ چینایەتی تێڕوانینێکی نادروست دەبێت منە لێرە شتێک بڵێ وەکو نوکتەژێتە بەرچاو ئەوانە زۆر جار مارکسیستەکان و کۆمونیستەکان کە دێن تەحلیلەکەن و ئەوانە ئەبێت چینی کرێکارێکی هەر تێکەنەوە نیان لە ئەخیرەوە چینی کرێکارە خەنا بەناو مۆزوعەکە ینی لەسەرەوە تا ئەخیر باسێکە سەرمایهداری نەهامەتی دێنێ وایە و چینی بۆ ژوازی وا ئەکات و وا ئەکا و ئەسڵەن بازدەوە ناکە کە چینی کارگەر و خەڵکی بندەستوانە بەرامبەریا چیەکە بەڵام لە ئەخیرا بەڵێ بەڵامە بێت چینی کرێکار ئاوا بکە من لە تورکیا بووین هاتوچۆی ماڵێکمانەکرد لە ماڵە پەنابەرەکان مناڵێکیان هەبوو با بڵێ ناوی سیروان بوو سیروان قسەی زۆر خۆش بوو زوو باسی بۆ کردین تا بەنەگە ناوکەی بڵێن خۆی ناسێتەوە ئێستا بەڵام داسی ناکەم حکایەتی بۆ کردینەوە جارێکیان پیاوێک هەبوو سەگێکی شەبوو چاڵێکی شەبوو نمانوتێوی پیاوەکە هاڵکەوتە ناو چاڵەکەەوە ئێمە ئەی سەگەکە ئەوت هیچ دەورێکی نییە هیچ ڕۆڵی نەبوو لە چیرۆکەکە لە حکایەتەکە جا زۆر جارکە باسی نەکرێەوەوانە تقریبان منە وەکو چیرۆکەمێتە بەرچاوانە کە بوونەوەرێک لە ناو ئەو باسەیە هەیە کە باسیڵی چینی کارگەر و ئەوانە چینی بندەست بەڵام سیرەکەی لە ڕووداوەکانە هیچ ڕۆڵێکی نییە نەهامەتیە چێژیە قوڕ بەسرە داماوە وای لێ ماڵی وێرانە کرێ چەوسێنرێتەوە بەڵام ڕۆڵێکی هەیە لە ڕووداوەکانە نا من لەم مۆزوعی لێکدانەوەی جەنگی رووسایە چونکە ئەمە بە دەرەخرێت لە ئەو پەیوەندی کۆمەڵایەتیان سەرنجام چارەسەرەکانیشی باسی چینی کارگەرەکرێ کە بەرامبەری بوەستێتەوە شتێکی هولامیە شتێکە کە ئەسڵەن بێ ئایدنتیتیە ناتوانێت بیناسیتەوە مثلەم چینی کارگەرە لە رووسیا مەوجودە و لە ئۆکرانیا مەوجودە لە سەر تاسەری دنیای مەوجودە ئەمانە بێ ڕۆڵیان چی بێ ئەو ڕۆڵیان چییە ئێستا و ئەگەر مەسەرەن دەی لێکدانەوە ئەکەی لەسەر دۆخی رووسیا ئەوانە ئەبینی کە فێنن لە بەرامبەر جەنگێکا کە رووسیا بەرپای کردووە هێزێکی مقاومەت هەیە وەم هێزی مقاومەتە هێزی چینی کارگەرەوە دێداڵێ نابەشەڕ و ئەوانە هەزارانی لێ زیندانی کراوە ئێستا لە زیندانەکانن مەسەرەن دووجار تۆ بڵێ ئەمە جەنگە هەر ئەوە نەبڵێ ئەمە جەنگە لە سەرجادەکانی مەسەرەن پێترۆگراد و مۆسکۆوانە خەنە زیندانەوە سە زۆران لە زیندانن و دووبارە لە ناو ئۆکرانیا مقاومەتێکەیە یعنی خەڵکیێک کە ماڵی وێران کراوە لەوێ پەلاماری دراوە خەریکە مقاومەتێک ئەکا جێکردنەوەی ئەوەی کە ئەم مقاومەتە لە ناو ئەم جەنگەیە مانای چیە پێویست بەوەکە سەرەتا تۆ میتۆ دەکەت ئەوە بێ کە بگەڕێی بزانی ڕۆڵی خەڵک چییە چونکە من میتۆدێک کە پێم نەڵێ کە ڕێگەم بۆ نەکاتەوە پرسیار لەوە بکەم ڕۆڵی چینی کارگەر چیە ڕۆنی خەڵک چیە و ئەوانە هەر مەسەرەن بەدناوکردن و تەشهیرکردن و تاوانبارکردنی بۆ ژوازی سەرمایهداری بێت و ئەمانە بەنظرم بە میتۆدێکی شۆڕژێرانی نازانم بۆ میتۆدێکی دروستی نازانم کە خوازیاری ئاڵ و گۆڕ بێ و تەنها ئەو ڕۆڵی کە کۆمونیستەکان و چەپەکان بۆ خۆیاندانەوە کە تەشیر بکەن قسە بکەن بە مووقف دەربڕن و ئەوان هەر ئەمە ئەمێنێتەوە نەک ئەوەی کە نەخشەیەک بێنە دەست کە چی ئەکرێ من ئێستا بینمەوە بیستومەوە ئەشیزانم وە هەواڵەکانی بڵاوە بێتەوە کە گروپی جۆر بە جۆری چەپ و سۆشیالیست و ئانارکیست و ئەوانە لە ئۆکرانیا خەریکن شەڕەکەن لە بەرامبەر رووسایە خەریکە شەڕەکەن لە بەرامبەر ژیر و ئەم مقاومەتێکە کە پێویستی بە پشتیوانیکردن ئەگەر بمانەوێ مقاومەت هەویە و ناسنامەی نازیستەکان و ناسیۆنالیستەکان وەرنەگرێتەوەوان هەر تەنهاوان نەبن لە ساحەیە پێویستەکە پشتیوانی لەوان کە من بۆ گەیشتن بەم خاڵە باسم لە مەسەلەی میتۆد کردووەوانە ئێستش فرسە دێم بە تۆ گەر سەرنجەکەت هەیە لەم بابەتەوە هەدای چۆنا تۆ باسی
گروپ ئەگەر بێت و گروپ و دەست و تاقمێکی چەپ بێنیت و لە بەرامبەر ڕووداوە قسە بکە یەک لە کڵێشەی داڕێژراو هەیە کە جێی داخە زۆر جێی داخە بە تایبەتی لە چەپی ئەوروپای خۆمانە لە چەپی خۆرەڵاتی ناوەڕاستە هەیە ینی تۆ ئەگەر باسی هەر شتێ بکەی ڕێک چینی کرێکار ڕەتشی بەکرێکارەوە لە ڕووداوەکە دامی سایق پاسەکان بێ نازانم مشکلێکی عادیشتر بێ یەک کڵێشەی داڕێژراو هەیە کە لەمە دەرناچێ و دەری تۆڕی وەکو سەگەکە و سەگ و چاڵ و مامۆساکەی لە یەک مامۆساکەکەوتە چاڵەکە و سەگەکەیش دەورێکی نیە لەویا ئەمانە تحلیلێکی ئەمەگە بێڕۆحن بە تایبەتی لە خطابی چەپا ئەیبینی زۆر بێتاقەتکەرە یعنی ئەوڵەکەی بینە ئەخیرەکەی زانی بەشێوەگە ناسیۆنالیستەکانیش بە جۆرێک لە شەرق ئاوا هەیە سۆس بەیامی سوسیال دیموکراتەکان بگری ئەگەرچی ناڵم ناتوێن بڵێ سوسیالیست نییە و نازانم وانە خطابێکی منطقیە عەقڵانی ترە یعنی قساکە و هینیشی هەیە تحلیلی بۆ هەیە بۆ شێوەی کە ئاوا ئایدۆلۆژی ستیر نییە ینی وەک لای ئێمە ئەمەنگە ئایدۆلۆژی ڕەبت کراوە گەر بێت و کرێکارەکەی لەکەیتەوە پێ دوایە کە جەوی ڕادیکالیزمونی پەیامەکە و کەمە بێتەوە بەڕێی من متود ئەکەوێتە سەری تۆ لە کوێوەستاوی من یەکشی زۆر بەسیتی بۆ جەرب هەر بەوەی کە بە قسەیەکی خۆش دەست پێکردنی قسەیەکی خۆش تێمێ بە کابرایەکیان و وەختی خۆی لە زەمەنی نازام هارون ڕەشیدای کوێ تجارەتەکە بۆ شام ئەچێ ڕۆژە کابرایەتە لەرە کاکە تۆ چی دەڵێ وەڵام من تاجرم بیست ناقەی داناوە شتە هێنێ وەڵێ چیێنێ وەڵا هەموو شتێک هێنم ئەڵێ کاکە لێرە شمشاڵ ئاگرەکاتەوە شمشاڵ نیوی بڵێ چییە پاییزی داهاتوو ئێت و بە چل حشترەوە خۆیەکە بە شاما و لە حەڵەب پاڵەکەوێ و چل باری شمشاڵی پێیە وا کابرای چی لێکرێوە ڕۆ دو هەفتامێتە کوڕناڵەکەرێ بەشەر ئەڵێ هاچی بوو ئەڵێ تۆ نەوە شمشاڵ ئاگرەکەت ئێوتی منی چێکم پێویستە ناویستم چۆنە میتودی ئەوەی کە ئەتەوێت چ میتودە بەکاربێنی بۆ شیکردنەوە قسە لەسەر تۆ بەدوای چێوێت بە شوێن ئەوەی بڵێ رووسیا سەگ و سەگبا بە و شەڕەکەی شەڕێکی ڕەوایە چونکە ڕاسیزمە ئەو کاتە ئەی بە خێتابی ڕاسیستی بەشێ لە هاوڵاتیانی ئەڵمان ئۆکرانیاوە ئەیگریتەوە مابینی ئەمە گەوراکەیتەوە تێگەی مەبەست بێت تۆ بە شوێن چیەوە یەک شت هەیە من لێرە فێری بوو مەژەوەیە بەعزێ ڕووداو هەن لە نیتاقی مەحەلی خۆیان دەرەچن ئەگەرچی بچووکیش بن ئەگەرچی بچووکیش بەعدێکی نەونەتەوەی بەخۆی وەگرێ ئیتر تۆ تەحلیلی جۆغرافی لۆکاڵی بچووک دەردن نایە کەیسی یەزیدیەکان کەیسێکی زۆر بەدبەختی کوردیە بە بڕای من ئەگەر شەڕی داعشوانە نەبا کەس بۆی مۆزوع نەبوو تێگەی بەسم چۆنە بۆ کەیسی یەزیدیەکانە بێتە جێنۆساید قەتڵعامی هەڵەبجە و ئەنفال نابێتە جێنۆساید بۆ کامیان گەورن سەم لەسەرەوە نێوێنە هەیە کە قەیسی هینەکان نا کەیسی جێنۆسایدی یەزیدیەکانی خۆمان لە دۆخەکەیە غەرب پێویستی بەوە سەرکۆنەی داعشکا بڵێکە هێزێکی درڕندە و وحش و گەن و گون ئەم ڕووداواگرە لە ئاستێکی لۆکاڵی بچووکە کاتە مۆزوعێکی گەورە مەبەستمەوە ئێمە ئەم ڕووداوانێک کە لە دەوروبەرمان ڕوئەیەن ئەگەر بە چاوێکی لۆکاڵی بچووک و سێرکە حالیەن لە ئەفریقا شەڕە بڕوان پێ بکەن بەشێکی زۆری ئەو کۆنتیننتی ئەفریقای ئەو قارە ئەفریقای شەڕی تایە کە زۆر خوێناویە باشی بۆ کەس باشی ناکە لەبەر ئەوەی کاریگەریەکانی ئەم شەڕانە لەسەر من و تۆ لەسەر سیاسەتی نەونەتەوایەتی هێشتاوە گەورە نین با شەڕی میلیشاکانی بەشێ لە کۆنگۆ لە دەوری ئەو بورکانە ئەو چینانە ئەو مەعادینانەی کە پێویستە بۆ مۆبیل تەلەفۆن پێویستە بۆ سیارە بگاتە ئاستێک کە غەرب زەرباخوا لەسەرەوەی کە ئەم کەرەستانەی بەدەست دەکات بزانە چۆن ئەبێتە خەبەری یەکەم میتودی شیکردنەوە ئەوەیە کە تۆ لە چ گۆشەنیگایەک و سێرەکە و ئینسانە ئەوەش عەقڵ بە سەیری کاکە ئەم ڕووداوە لە ئاستێکی نەونەتەوە بەعدەکانی چەنن لە ئاستی لۆکاڵا چۆنن کاریگەری لەسەر من چۆنە بێ و چۆن موقفێکی بەرامبەر بێنی بەڵام من ئەم ڕۆڵم کە دنیای گلۆباڵی ئەمڕۆمان پرسیارەکانیان هێندە ئاڵۆز بوون کە بە ئاونای عادی ناکرێ وەڵامی پێوێتەوە وەڵامین من بۆەوەی چ میتودێک بەکارهێنێ بۆ شەڕ لە علمی لە زانستا تۆ لێ کۆڵینەوەیکە لەسەرەوەی ئایا تەسەوراتی خەڵک لەسەر جەریمە چۆنە و هەڵوێستیان بەرامبەر هین چۆنە یا تاچی مقابلێ 30,000ەکەی ئیمکانی نییە بە ڕێگەی نردنی نامەوە بەیان یا تا 20 کەسەگری تو مقابلەیانەکەی میتودەکە و ئەوڵ دیارەکەی تو بە دەرەجامێگەی کە کەمیەتی نەوعێتی میتودەکە و زۆر مهم نشکە دەکەس جوابیاوەتەوە لەو لایەنەوە لێکۆڵینەوەی تر کردو 30,000 جوابیاوەتەوە بەڵام لەم ڕووداوانەی کە ئێستا ئێمە سەرباریان قساکردوی کە میچوو بێگومان
هەموو ئەم ڕووداوان ڕەتی بە ژیانی و کاریگەری ئینسانەوەی من یەک قسەی زۆر خۆشی کەمال مەزەرتان بۆ بژێڕمەوە وەختی خۆی کتێبی چێ بوو لەسەر مێژوو لە تاریخە کتێبی ناوی مێژوو بوو پێشی نووسی بوو لەسەر شەڕی جیهانی دووەم تۆ سەیرم کابرایە چەند بە شوێن چی ئەڵە شەڕی جیهانی دووەم کە نەکەوتە کوردستانەوە بەو شێوەیە کە ئاگری شەڕ لە کوردستان بێ بەڵام زەربەیەکی گەورەی لە کووردا بۆ چونکە لێکۆڵەورەیەکی گەورەی ڕووس دانیشت بوو لەسەر مێژووی کورد گەورەترین دراساتی کردبوو لە شەڕی جیهانی دووەمە مرد کوژرا بەرفی شەکەوت تۆنا پاشا میتودەکەی ئەمەی گرتووە یەک خوێنەوە نووسەرێکی گەورەی لە شوێنێکی جامعێکی موسکۆیا بینی و ڕەفیقی بوو لە شەڕی جیهانی دووەمە کوژراوە بەما کورد خەسارەتێکی گەورەی لێکرد تۆ بە شوێن چیەوەی ئەگەر بزوتنەوەی سیاسیت ئەگەر بە شوێنەوە بی کە ئەم شەڕە چ جێگە و ڕێگایەک بە تۆیە و وەشمان بیر نەچی ها هەموو ئایدۆلۆژیەکان بە چەپ و ڕاستەوە بەشێن لە تەختیەی پێویستی بەشێ لە نەوعێ لە ڕۆحدانەوە و وەڵامدارەوەی گروپەکانی خۆیان هەیە بۆی لەباری ڕۆحی بڵێ قسەیەکمان کردەوە نەبوو بێ بدەنگبین شتێکمان وت من زۆرتر مەبەستەکەمەوە بۆ زین چۆنە ئەو مێتۆدەی تۆ بەکارێنی بۆی کەوا دنیا ببینی سێری دنیا بکە ینی زۆرتر مەبەستم جیهان بینیە بە گشتیەکەی تهدیدێکە تۆ پرسیارەکانت چێش کە خۆی پرسیارەکان زۆرجار لە وەڵامەکان مهمترن یانی تۆ سەبارەت بە چی پرسیارەکەی ئەگەر کەسێکی بە شوێن گۆڕانکاری دنیاوەی و پێ وایە لە منهەجێتی خۆتا پێ وایە گۆڕانکاری دنیا بەدەستی خەڵک خۆی بمچینە و جەماوەر خۆی ئەتوانێت خۆی ڕزگارکە و نەکارج ئەتوانێت خۆی ڕزگارکە بە تعریفەکەی مارکس لە مانیفێستا چینی کارگەر ڕزگاری ئەبێ بە دەستی خۆی بێ باشە ئەو دەم لە هیچ مۆزوعێکی دیاری کراوە لە هیچ تحلیلێکی دیاری کراوە ناتوانانی ڕۆڵی چینی کارگەر وەکو پرسیار مەطرح نەکەی ڕۆڵی جەماوەرکو مەطرح نەکەی و ئەوە نەپرسی کە جەماوەر چی ئەکا ئێستا خەڵک خەریکی چییە خەڵک لەکوێیە مەسەلەن خەڵکی ئۆکرانی هەمووی ڕناکە ڕاستە 2 ملیۆن و ئەوەی ئاوارە بووە و خەریکە بڵێ تەقدیراتەکانە گاتە 4 ملیۆن بەڵام بەشێک لەسەر جادەکانی ئۆکرانیا شەڕەکەن مقاومەتەکەن بەدەستی بەتاڵ ڕوو بە دەبابەکانە چن و بەدەستی بەتاڵ پەلاماری دەبابەکانیان بەعزێ جار و ئەوانەوە چەکیان چەک وەرەگرن و خەریکن کۆکتێل مۆلۆتۆف دروست دەکەن مەعمەلیان دانا لە ماڵەوە ڕێگاگرن لەوەی دەبابەکان بێنە سەر ماڵەکانیان ئەمە بەشێکە لە وێنەی ئەم جەنگە و کەسێکە بە شوێن ئەوەوە بێ ڕۆڵی جەماوەر ببینێ ئەوانە ناتوانێت لەمانە خافڵ بێ و ناتوانێت پرسیار نەکە خەڵک چیەکە وەختێ پرسیاری کرد بینی خەڵک چێکا و دەم قسە لەسەرەوە بێ کە چۆنی تۆ دامی ئەمە بکەیت نەک بە تەنها باسێتە سەرەوەی هەڵوێستم چییە من ئەم شەڕا ئیدانە باش ئیدانەیەکەم ئەوەی کە ئەیرێت ئەوەی توێڵی مهمە بەڵام گوێ لە بگرە ئەوەی کە ئێمە مێژوویەک درێژمانێ بە سەراحەت ناتوانین دان بۆوا بنێ من دیفاع لە خەڵکی ئەوەیەکەم یان بۆ خەڵکی ئەوروپی زۆر عادیە بەڕێ من هیچ شکارێتێکی نییە لەوە خەڵکی زۆر شوێنی تری دنیاش پێی وایە کە ئەکرێ وایە بەڵام بۆ کەڵکانێک کاچیان لەناو ڕەنجی زۆر ئایدۆلۆژیای جۆرا و جۆرایە شتێکی تەبیعی نییە چونکە ئەو کاتە ئێمە ئەوە بیر نەچێ مێژوویەکی درێژمان لە ئینتیمای جۆرا و جۆری ئەوە هەیە تۆ لە بەرامبەر ئەمە چیت وت و کەوتی تەبەرەی چۆ تۆ لە بەرامبەر ئەمە چیت و کەوتی تەبەرەی چۆوە ئەزانی چۆنە بەڕێ من تۆ دەزەخەیتە سەر شوێنێ ئایا خەڵکی ئۆکرانیا مقاومەتەکە بەشێکە لە هەڵوێستی مەهماکانەوەی کە بیر کاتە حکومەتەکەی دیموکراتە زۆر باشە باش نییە چییە و چی نییە دیفاع لە شخص و کەرامەتی شخصی خۆیەکە ئەمان دیفاع لێکردن کەوتنەداوی لەشکری تەرەفی ئۆکرانیەوەی لە بەرامبەر ئەزای مەوسم چۆنە دیقەتی شتەکان چۆن بۆنی لێت مەبەست بەوەیە کە ئەو شتەی واکە زۆر تەبیعی نەتوانێت پەنجە خەیتە سەرەوەی کە ئەمە ڕەوایە و ڕەوانیە ئەکەوتە سەر و ئەو ڕەنگە ئایدۆلۆژیانە ئێمە بە خۆمانمان گرتو و بەڕێی من لە نەتیجەی نهایی خۆیان نەوێت لە پاسیفیزمی ڕوتمانەیاتێ خۆی هەر پاسفیزمە ئەساسەکەی پاسفیزمە تۆ ئەوە کافیە بۆت کە قسەی دروست بکەی بەڵام ئیتر ئەگەر تۆ قسەی دروستت کردی بەسەر دنیا هاتووانە هیچ گرنگ نییە بەنظرم زۆر دەمێکە چەپەکان و سۆشیالیستەکانی دنیا کەوتونەتە ئەم مۆقیفەوە بەداخەوە و هیچ کاتێک پرسیارەکانی ئەوان کە وەڵامە درێتەوە نەتایجی عملی و پراکتیکی لێ دەرنایە ئیلا مەگەر شتی عام و شتی دیاری نمونێکی زۆر سێرە بۆ بژێڕمەوە طبعاً ئەوەی کە سیاسەتی ئەمریکا دوو سیاسەتە بوو لە ئاستی لە زەمانی بۆشەوە ئونیلەتریالیسمیان پێوت کە گوایە یەکسەرە بڕۆ بە کەسمەکە ڕێی هیچ دەوڵەتی وەرمەردە و کەڵگای خۆتی پیاکەوەی کە سیستەمی یەک قوتبی یحادی نەزمی نوێی جیهانی یەکەمە دووهەمە دوای شەڕی سارد
سیستەمێکی تریانیان و نەخێت بە دنیا بەرە مڵتیلەترەلیزم بڕواکە هەموو مجتەمەعی دووەلی پێکەوە بڕیار بن کە ئەمریکا لە شەڕی دووەمی عێراق هەوڵیا و نوع لە غطایەکی قانونی بۆ بدۆزێتەوە بەڵام مەبەست لەکوێوە هێنمەوە لە ئەمریکا ئەوەی کە ئەم سیستەمی یەک کەڵەگاییە شکستی هێنا بەشێکی دەرکەوتی قوتبەکانە بەشێکی ناڕازایەتێکی گەورەی ناو مجتەمەعی ئەمریکیە و لە ناو کۆماری خوازەکانە کە جەماعەتی بۆش هێنا ترەمپە لە زمانی ترەمپە ئاڵەیە من کرێکارێک لە شیکاگۆ لەو مەنتیقانەی کە شوێن ئیندستری کۆنی سیاراتی ئەمریکی بووە ئەوەم پێ مهمترە لەوەی لەشکر بنێرمە دەرەوە سێرکە ئەم دۆکترینە ئەم تەسەورەی کە ئەمریکا لە ناوە بەهێزەکەی نەک لە دەرەوەکەی تا ئێستا بردومانە و چی سێ ڕەشمان بۆ بێتەوە شەقێ لە یەک دەسەڵاتی ئەمریکایەت و لە ناوەوە ئەم سیاسەتە بەرهەمێنێ کە ترەمپ قسەکەریەتی و پێشی وایە بە عەلەنی لە زەمانی ترەمپ پاڵێمە ناچینە ئەفغانستانەوە شەڕکەین ئەگەر گوێ لەمە بگری ترەمپ وەڵام بەشێیاتەوە تۆ سێرەم نەکبەتێکە ترەمپ وەڵام بە چینی کرێکارێکی سپیاتەوە کە پرۆسەی گەشەی ئابووری وای کردووە ئیندوستری کۆنی ئەمریکا شکست بێنێ و ترەمپی ئەڵێ بۆ ئیندوستری کۆنی شکستیێنێ نەخێ من شتێکتر بۆ دروستەکەم و چینی کرێکاری سپی دەک بە من ئایا چینی کرێکاری ئەمریکی ئیقدامی هەبوو لە شکستێنانی باڵاتستی ئەمریکایە لەوەی تاکە هێزێکی زل نەبێت و ناچاری دەوڵەتەکەی کە بگەڕێتەوە بۆ ئەوەی کە مەچۆ دەرەوە کەڵەگایی مەکەورە نانێ بە من ئالەم شەڕیا لە یانگری چێگری ئەزای مەسم چۆنە مەبەستمەوە نێن من لێرا بێم لە یانگری سیاسەتی ترامپ بگرم بەس مەبەستمۆیە پرسیارەکانی ئەمڕۆ هەڵبژاردنی اختیاری متودەکان هەر بە ئاو ناو بڕوخێ و نەڕوخێ نابێ ئەبێ لانی کەم ئەو نەوەعی تەبێ بۆی بزانی ئەم ڕووداوە جوست لەم جومگەیە چۆنە لای مەسەلەن هەر ئەمەشەوە کە مەسەلەن چەپی ئەمریکا مەوقفێ بنوێنێ کە ڕێک عەکسی پێچەوانی چەپی پاکستانە پێگەی مەسم چۆنە دقیقاً زۆر باشار لە باسی هەڵوێستەکانە چون هەنێک چوینە سەر مەواضعی مۆراڵی ئەوانش کە هەنێک خەڵک هەن پێوان خود هەنێک تێڕوانین هەیە کە پێی وایە جەنگ لە ڕووی مۆراڵیەوە خراپەوە ناڕەوایەوە ئەوانە بەڵام ینی بەڵامێکی بەدوایە بەڵام آخر مەسەلەن رووسیاش حەقێتی کە لە بەرامبەر ئەمریکا وا بکە مەسەلەن بێنە بەرچاوی خۆ دەگەر ئەمریکا بەهاتایە لە پەنا مەسەلەن ئەگەر رووسیا بچوە لە پەنا ئەمریکایە دەوڵەتێکی بێنایەتە بەرەی خۆی و بەتەما وایە سەواری خوشتی لێدامنەوە ئەوانە هەڵوێستی ئەمریکا چییە بوو ینی بە جۆرێک بەڵامێک هەیەتە پێشەوە تەواوی ئەوەی کە وتراوە لە پێشترەوە کە من دژی شەڕم و دژی جەنگ و ئەوانە هەمووی هەڵەوە شێنێتەوە و ئیدانەکردنی جەنگ لێرەیە ئیدانەکردنی جەنگ ڕاستەوخۆ بێت تۆ بەرێ بۆ ئیدانەکردنی ئەوەی کە دەستی یاوەتە جەنگەکە خۆ ڕاستە هیچ جەنگێک نییە یەکتەرەفە بکرێت و ساز بدرێ ینی تۆ گەر مەسەلەن ئەبینی هێزێک لەگەڵ هێزێکی کە شەڕەکە معلومە و هێزەی تر مقاومەتێکی دیاریکراوی لە بەرامبەرەکە بۆیە لە بەرامبەریا شەڕەکە ئاژینا مەسەلەن ساحەکەی بۆ چۆکا بڵێ فەرمۆرە جێشەکە بێنەژوە خۆ نابێ بە شەڕ ئەوێ بە تەسلیم بوون و تەواو بێ وەنیە یعنی شەڕ ناکرێ بەبێت دوو تەرەف بێ بەڵام هەمیشە ئەمە معنای ئەوە نییە کە تەرەفی شەڕکەر ئەوەی کەوا سوپا ئەبات و تەقەی یەکەمەکات و ئەڕوا هەنگاوە هەڵەگرێت و ئەڕوات سوپاکەی داخلی شارەکانەکە و بۆمبارانی شارەکانەکە و ژیان لە خەڵک تێگەیا و ئەمانە ڕاستەوخۆ ئەمە ئیدانە نەکەی ینی ئەم بەڵامە کاگرێ بە پاشگیری ئەمە زۆر جار مووقف و هینە مۆراڵەکە هەڵەوە شێنێتەوە و ینی هەستەکەی کە لە باسی جەنگە هەرچەنە ئێمە لە ڕووی مۆراڵی و ئیدانێکینەوەوانە بەڵام حقەتەکەی ئەوەیە لەباری واقعیەوە بەشێک لەوانەی کە ڕائەوەستن لەوەی ئیدانەی تەرەفی شەڕخواستکەنوانە بە جۆرێک بەشێکن لە شەڕەکە من وایە بیر ئەوەی کچێتوانی بڵێتەوە ئەوەی کە تۆ ڕاستەوخۆ ئیدانەی تەرەفی شەڕکرد ناکەی و مەسەلەن بە هۆکاری جۆر بە جۆرەوە بەشێکی ئایدۆلۆجیە بەشێکی ئەوەیە کە چوزانم دانیش مەسەلەن عەدالەتێکی ئیمپریالیستیانەیەنی تە بەرچاو بۆ ئیمپریالیزمە بێ وا بکە بۆ ئیمپریالیزمە نابێ وا بکە مەسەلەن بۆ ئەمریکا بۆی هەیە بێ عێراق داگیر بکە بۆچی مەسەلەن سۆڤێت رووسیا بۆی نەبێ بچێ
پارچێکی سۆڤێتەکەی خۆی پێشووترکە لەگەڵ یا بۆ ڕاداگیری بکاتەوە ینی بە جۆرێک هەستەکەی ئەمە تەبریرکردنی شەڕ کردە لە بری ئەوەی کەوا ئیدانەکردنی شەڕ بێ ئەگەر چی کەسەکا لە من هەڵوێستی دژی شەڕم هەیە بەڵام لە حاڵێکە کە تۆ بیانوو بۆ پۆتینە دۆزیتەوە لە بری ئەوەی پۆتین بە ڕوونی و بە ڕۆشنی مەحکوم بکەیتەوەوانە باسی ئەوەکەی کە ناتۆ چی کردۆچی تەسەڕق نەگرتن لە ناتۆیە لەو ڕۆژانەیە کە پۆتین خەریکە ئۆکرانیا وێرانەکە بە بڕوای من ینی لە ژێر ئەستی مووقفی مۆرالی خۆشت داوە لە بەرامبەر بە جەنگا خەریکی لایەنگری تەرەفێکی جەنگەکە تێرێ بۆ بجەرمەوە ئێستا پێشەوەی بێمە سەر ئەم گفتوگوێ لەگەڵ تۆیە کاتە پرسیارەکە و نردبوو لەسەر مووقف بەرامبەر بەڵێ بۆ شەڕ بەڵام بۆ شەڕ بەڵام وەختی خۆی لە شەڕی 2023 من وتارێک پێ هەناوی ئەمەیە بەڵێ بۆ شەڕ بەڵام بە شەرت ڕاستەوێ گەرنتی تێمێ ئەگەر ئەمڕۆ ئیمکانی سێرچە بێ بە شوێن ئەو تارانیان بگەڕێکە لە 2023 یەک بە شەر لە نووسەرانی کورد ئەو کاتە من بە نووسەرەوە گرتوم ڕم بە خەڵکەوە نیچکە تۆ دۆکمنتێکی نووسراوی تێ لە بەرامبەر شەڕی ئەمریکایە کە عالەم زەدی بوو موقفێکی نەبوو شتێکی نەبوو بڵێ ئەرێ شەڕە باشە خراپ هەموو عالەم زەدی بوو بیرمێ خۆپشاندان لە لەندەن ملیۆنێ خەڵکی تیا بوو کەس نەبوو زدیەوەی بەڵام کاتێک کە تورکیا بەشێ بوو لە ناتۆ پێویست بوو بە شەڕی ئەمریکا و بڕیاریە لەشکر بنێرە بێتە کوردستانەوە ئیتر نابێت تورکیا بێت وەکو بڵێ نا ئەمریکا بەخێر بێ بەڵام تورکیا کەلکێتی نابێ بەخێر بێ دیقەتی وەکو چۆنە ئەنجا ئەم نمونەیە زۆر بە ڕۆشی بۆ ڕوو دەکاتەوە بەڵێ بۆ شەڕ ئەگەر ئەمریکا بیکە بەڵام نا بۆ ئەوەی لەشکری تورکیا کە بەشێکە لەو تەحالفی نێوەندە دەوڵەتی بێتە ناو کە لەباری قانونیەوە تۆ کە ئەمە دوت ئەوە شەڕێک چونکە ئەو کاتە تورکیا تەرەفێکە لە ئەو هاوپەیمانیە کە ئەمریکا دروستی کردووە عادەتەن ئەو کاتە دەنگەکان زۆر بوون نە بۆ هاتنە ناوەی تورکیا و بە سنگی ڕوتی وەچی ڕێیان پێگری ئەو قسە هەلا قومانەکانێکەیە مەبەسم چییە مەبەسمۆیە هەموو کاتێ ئەم عادەتەن لە قەواعیدا شتێک ئێڵێمە جملەی ڕئیسیە من جملەی ثانەویە جملە ڕئیسیەکە کە ڕئیسیەکەی نە ئەبۆ شەڕ ئەوایە پەشیی زۆری گەورەی ختابەکە لێ بێت بەڵام کورتە جملەیەکێت جملەی ثانەویەت عادەتەن لەم مووقفە سیاسیانەیە جملە بچووکە ثانەویەکە کە دوای جملەی ڕئیسیەت زیاتر ڕوو نەکاتەوە لەوە کە تۆ چی بڵێ تێگە بسم چۆنە عادەتەن ئەمانە نەوعی لە عوزر هێنانەوەن کە صریح نییە ڕەنگە لەباری مۆرالیشەوەی کە تۆ بڵێ من پێم باشە لەباری خلاقەوە هیچ کەسە شەڕی پێ باش نییە بە بڕای من شەڕ هەر سەخیفە ئەبێ نەبێ بەڵام جێداکە لە معادلاتی نێودەوڵەتیە لە گەڕەکە لە بین ئینسانەکانە ئەقەومێ و دوو کەس تەحملی یەک ناکەن و بەهۆی هۆکارێک کۆچناوێتەوە و چۆنەڵێیت ئەمە منطقی ڕئیسی مۆرالی ئینسانەکە کێشەکان بە شەڕ حل لەبێ بەڵام منیش لەگەڵ تام ئەو مووقفەی بەڵامە کە لە خطابی سیاسی زۆر زەقا عادەتەن ئەو بەڵامەش ئێستا فێری بوون بۆ ئەوەی نەیانگری زۆر جوان لە مجموعەیە دۆکومنت و ئەرگومنتێنانەوەی سەیر و سەمەریا ئاشارێتەوە کە ئیتر ونە بێ دقیقاً و باسێکی تر لەسەر بینە ڕوانگە جۆر بە جۆرەکانە بۆ مۆزۆی شەڕیانی مەبەستمەوەیە کە بەپی ئەوەی کە تۆ لەکوێ وەستاوی و لەکوێیت و ئەوانە ممکنە مووقیفەکەت فەرقی بێت و جیاواز ببوون منە مثلەن من پێم نادروستە چەپێکی ئەمریکایی بێڕەخنە لە پۆتین بگرێ و تەواوی تۆمەتەکان و تەواوی جەنگەکە بە جەنگی پۆتین بزانێ و بڵێ پۆتین ئەم کاری کردووە و من لە پشتی حکوومەتی ئەمریکا وەستم و بەڵێ ئێمە بێ پۆتین وا ناچارکەین وا بکاتەوە شتانە مثلەن شتێکی من سلاڤۆژیژیکم بینی بەڕاستی کەمێک پێم هین بوو بە جۆرێک لە جۆرەکان باسیەوە کاڵێ بڵێن رووسیا ڤۆڵتاژی هینی کردووە ئۆکرانیای کردووە تعدای جنسی لێ کردووە لە لاقی کردووە بەڵێ لاقی کردووە زەوتی کردووە باشترین ڕێگەش بۆی کەوا ئەم زەوتکەر هین بکەیتەوەوانە ئەوەیە کە چۆنەڵێن زۆرە بیخەسێنی مەبەستی خەسانەکە شێوەیە کە چەکەکانی لێفسێنیتەوە و ئینی بکەیت بەشێک لە ئینی ئەمریکایی چەپی ئەمریکایی ئەم مووقیفانەشی هەیە یعنی ئەمەی کە ئەم
تاییدی ئەم جۆرە لە بڵێن خوتواتەکانی دیموکراتەکان و بایدنوانە بکە. بەڵام بنەو موقفە بەنا دروست دەزانمە موقفی دروست بەوازانم کە تۆ هاوکات ڕەخنت لە ناتۆ هەبێت چکە تۆ بەرامبەر بە سەرمایهداری وڵاتی خۆت کە بڵین حکوومەتێک و دەوڵەتێکی ئیمپریالیستیە بێ ڕابوەستیتەوە کارێ بکەی کە ڕێگا بگری لەوەی کەوا هیچ تەسعیدێک ڕووبە چکە بەڕاستی تەسعید لە بڕۆی ئێمەیە ینی گاڵتەی مناڵان نییە باسەکان لەسەرەوە نییە بڵێن لە جاتی 1000 کەس 10,000 کەس کوژرێ ینی بە عملی و بەکردەوە ئەکرێت بەس تەنها پۆتین کارێ بکاتەوەوانە ینی ژیان لەسەر ڕووی زەوی نەمێنێ کۆتایی پێبێ ینی مەسەلەکە واقعیە ینی باسەکە لەسەرەوە نییە کە پۆتین ساروخێک تێگرێتەوە ئەوانێتتر بۆ ساروخە دنیا وێرانێ بەڵام ئەو ساروخێک بەهاتەوەوانە ڕاستەخۆ لە بەرامبەر یا یەک منزومەی دیفاعی یا ڕەدعینەوەی دیاریکرااو دانراوە کە ساروخ ئامادێ بۆ تەقاندن دەست بەجێ لە بەرامبەر ئیمکانی هەیە تەقێنرێەوەوانەوە بۆ دنیا تەواو ینی تقریبان هەردوو لایەن ئەمریکا و رووسیا بە تەنها ئەوەنەی کە باسەکە نزیکی باعث 12 یا 13 جارە وێرانکردنی تەواوی گۆی زەوی سلاحی ئەتۆمیان چەکی ئەتۆمیان لەبەردەسایە لەبەرەوە مەسەلەن قسەکردنی چەپێک لە بەرامبەر ئەمریکایە لە بەرامبەر دەوڵەتی ئەمریکایە بەوەی کە تۆش بەشێکی لە شەڕەکە نایبیکە منەوە بە هەڵوێستێکی دروست دەزانم بەڵام لە بەرامبەرە لە رووسایە چەپێکی رووسی بڵێ نەخێر مەسەلەکە ناتۆیە و ئێمە دوژمناتی ناتووە بکەین و دژایەتی ناتۆکەینەوەوانە من هەڵوێستەش بە نادروست دەزانم و هەڵوێستە بە هەڵوێستێکی زۆر دیفاعکەرانە و داکوچکەران لە پۆتی نەزانم و بەڕاستی خەڵکی رووسیا بۆ هێش جەنگکە ڕابگرێ بێ مزارە بکە لە دژی پۆتین بڵێ شەڕەکە ڕابوەستێنە منە و لە ڕوانگەیشی تریشەوە کە تۆ سیرێکی خەڵکی ئۆکرانیابی ئێستا گەرماڵمان لە ئۆکرانیا بۆیە من و تۆ دوو ڕێگامە لە بەردەما بوو یاوە تا بۆیە شەڕ لەگەڵ رووسیا بکەین یاوەتە هەڵبین کەیتر بەندە بەوەی کەوا چەندێک ئامادەی تێ بۆی کەوا داکوشی لە خۆتکەی چەند لە هەیوەستەکان هەڵە بژێریتوانە بەڵام لە هیچ کاتێکە قسە ناتە سەرەوە وەڵام من چەکەڵەگرم لە بەرامبەر حکوومەتی وڵاتەکەی خۆم چونکە لێرە حکوومەتی وڵاتەکەی خۆت ئەوەی کە دەسەڵاتدارە لە وڵاتەکەی خۆتا دەرگیری شەڕە لە ناو ماڵەکەی خۆیە مەسەرەن لەسەر سنوورەکان لەسەر حدودەکان شەڕیان لەگەڵ یەکان نەکردو مەسەرەن مۆزوعەیەکی لینین هەیە کاتی خۆی باسێکەنەوە ئێڵێنەوە وەکو تووتی باسەکرێتەوەوانە کە لە کاتی شەڕی ئیمپریالیستیە چەک ڕوبەڕووی دەوڵەتەکەی خۆت ڕووی بکەرە بۆ ژوازی وڵاتەکەی خۆت ئەخ باشە چەک ڕووی بکێتە بۆ ژوازی وڵاتەکەی خۆت لە ناو ئۆکرانیا یانێ بێ بڕۆی لەگەڵ پۆتینە شەڕی جێشی ئۆکرانیا بکەی ڕاستە مووقفیوە ینیەوە زۆر شتێکی نامەمتەقیوانێتە بەرچاو من بۆیە پێم وایە بەوەی کە لەکوێ وەستاوی هەڵوێستەکەی نەکا بەڵام هەموو ئەمانە یەک شتمان بۆ ئینەکا تەشخیسەکە لە نەزەر منەوە کە ئەوەڵ هیچ کەس ناکرێت لایەنگری پۆتین بێ هیچ کەس ناکرێت ئیدانەی ئەو کارەنەکا کە پۆتین پێی هەستاوە لە ئەمریکاش و لە دەرەوەی ئەمریکاش چونکەوەی ئەمریکاشە قسە بە ناتۆ ئەڵێتەوەوانە هەمان کا دەبێت ئیدانەی پۆتین بکە ئەوەی رووسیا ژەروایە ئۆکرانیا ژەروایە و هیچ کەسیش ناتوانێت لە بەرامبەر مقاومەیەکە کە لە ئۆکرانیاکرێ بە چاوی گومانەوە سیرکە خەڵکێک داکۆچی لە ماڵ و حاڵی خۆی ئەکا ناکرێ ئەمە بە یەکێک لە مافەسەرەتایەکانی ئینسان نەزانرێ و ئەمە بەڕاستی مووقفێکە من پێم وابێ لە هەر ڕوانگەیەکەوە بە هەر جۆرێک سەیری بکەیت و ئەوانە مووقفێکی زۆرتر مۆراڵیشە تا سیاسی ئەوانە جگە لەوەی کە من لە بیدایەتەوە باسم کرد بۆچی ئەبێ بە شوێنەوە بگەڕیم زانین چێ مؤمنینەکە مقاومەتەکە من قسەی خۆمم کرد لەم بابەتەوە ئەگەر ئیزافێکزانی چۆنە من لەگەڵ تامەوەی کە چەپێکی ئەمریکی چ مووقفێ لە بەرامبەر یاڕێنە چەپێکی رووسی ئەیکا و نایکا بە بڕای من هەراوە شەواکە مووقفەکان جیاواز بن ئایا پێ دوایە سێرکە بەڕێئی من ئێمە بۆی بە کوردی ئەم جەدەلاکەین بەشێکی لەو چوارچێوە و مێژوەی کە لە بەردەستمانەوە گەڕێنەوە سەری بەشە لە ڕووداوانێک خۆمان دەرگیرین تیاە ڕاست لەبەرەوە ڕێفەرەنسەکانمان چوارچێوەی بێکردنەوەکانمان ئەم جیهان بینەیە من یەک شت پێ بڵێم پێ دوایە ئێمە لەبەوەی لە شوێنی شەڕەوە هاتین یەکسەر ڕێحترامان بۆ ژیان نییە ئەزانی منتەقم چۆنە ئەمە بۆ جەرمە بۆی بێمە سەر مۆزوعەکە بیرم نەچێتەوە هەڵکی ئێرە ڕۆحی چۆ لە شەڕ من ئەمڕۆ لەسەر ئیش دانیشتوم تەفەورەکەی یعنی بە جۆرە و کاوکارانم کە ڕفیقە هەمووی جامعاتی خوێندۆ باسی شەڕەکەن و چۆن خۆیان
شارنەوە چیان کڕی و چیان نەکڕی و چیتر پێویستە ئەو چی کڕی و چی کڕیوە بیرەکەم ومەیلەوە یا منی لەو لاوە بە جۆرێکیش کوردانە پێکەنین ماوە سەگ و سەگ بابەرە بووە ڕەحان چووە من پێکەنین ماوە بەڵام بیرەکەمەوە من بێشعورم ئەزانی بۆ لەبەرەوەی من 6 شەڕم دیوە لە عێراقا وای لێ هاتووە کە ئیتر ژیان احترامی نەماوە لام تێگەی مەسم چۆنە ژیان یەک زەڕ احترامی نەماوە لای من و تۆ من برادێکم لە شەڕی حاجی ئەمەران بوو لە پێشەوە ئەمەگە تۆپ تەقید و بەسەریا و لە عسکەریش لە بەشی طبی ئیشەکە بچن مەید بێنە پێشەوە عیلاجی کەنومانە کە هاتۆ بۆ ناو شارەکان کە قەسفی سلێمانیە بوو خەڵک خۆی شاردی و بخوێنشانە ئیتر تو یعنی بە زەڕە احترامی ژیانی لا نەما بوو نە لەبەرەوەی زۆر ئازا و شجاع بێ لەبەرەوەی کە ڕۆژانە ئەمەگەشتی ناخۆشە بینی پێ دوایە شتێکی طبیعیە بۆ من هێشتا بعدی ئەوەی کە ئەو شەڕی لەو بەرەگوزارێ ئەگەر ڕەهەندەکانی خەتەر بڕوا ئەگەر سێرکە ئەمڕۆ سێ سیناریۆیان خوێندەوە بۆی کە ئەم شەڕە بەکوێوە یا تا ڕێکەون ئەوکرانێت تەسلیمە بێ بە شەرتەکانی رووسیا یا رووسیا هەر بەردەوامە بە لەسەرەوەی هیچ شتێکی نیە تا تەحتیمێکە بێتە ناوەوە یا ئەوتا بە جۆرە لە جۆرەکان لە ڕێی ئەم عملیاتانەی کە هەم رووسیا ئەوێت بیکاوەی کە دوێنێ قەسفی حدودی پۆلۆنیای کردووە چەند کیلومتر لەم دیوە ناتۆ کێشتە ناو کێشەکەەوە ناتۆ کێشتە ناو کێشەکەەوە شایەکە گەرمە بێ خەڵکی ئەوروپا شەڕی ساردی بینیوە ئەم لەم بەر دووکەڵی شێرنۆبلی بینیوە لەبەرەوە ترسەکانیان واقعیە کە ئەڵەی ئەگەر قەومێ و گەورە بێت چی لێ ئێت من و تۆیە کە ئەماهوو جانمە قاشمان لە شەڕا و لە عسکەری فیرار و دار و بەرد و کیمیایۆمانیا بردوتە سەر و سەرمان دەرکرد و هیچمان لێ نەهاتۆ یەکەوە احترامان بۆ ژیان نییە یەکەوە سامان لە ژیان نیە بەڵام سامێکی عەقڵانە نا لەبەرەوە ئەو سام و ترسەی کە لەمبەر هەیە بەوەی کە چۆن و چۆن نییە مۆقیفەکان چۆن بن ئەم مۆقیفەی ئەمبەر شتێکی ئەیاتێ لە چەپەکەیە لە بزوتنەوە سیاسەکە شتێک تریاتێ لەو بەرەوە جۆری تریاتێ بەس بە بڕای من لە ئەوڵۆ شتێکە بوت من بەڕەئی من لەکوێ ڕووداوەکانە ئەوەستی سێرکە ئەتەوێک و کەسێکی گلوبال سەیری ئەم ڕووداوانەکەی ئەبێت نگاکان زۆر گەورە بن لە حدودی کوردبوون بێتە دەرەوە لە حدودی تەجروبەی شخصی کوردبوون بێتە پێشەوە دوو مجموعەیە مەساڵحی شەیەوەی کەمال بەزەر بە شوێن کەسێکەوەی لە رووسیا لێکۆڵینەوەی لەسەر مێژووی کورد کردو لە شەڕی جیهانیە ون بووە ئەگەر لەم گۆشەنیگایەوە سەیرەکەی چی بۆ کورتایە سێرکە لەم گۆشەنیگایەوە سەیرەکەی چی بۆ کورتایە کورتە هێنێ ئەم ڕووداوانە گەورن ئەم ڕووداوانە گەورن کاریگەریەکانیان زۆر گەورەتر لەوەی کە منێک چەند دوورم لێەوە هەر بەوەش مۆقیفەکان هینەکە مۆقیفەکان دابەشەکە بەوەی کە یەکیان موقفێکی هینسەری رووسیا ئەزای سین تا ئێستا نەیوتووە ئینڤیش نەیوتووە داگیر نەیوتووە غەزوو ئەزانی سین ناڵە غەزوو ئەگەر ئیدامەیەک لەسەر قسەکانی تۆ بەمۆی مۆقیفەکان چۆن و چۆنیە ئەم نەوعە لە هەڵوێز وەرگرتن بە منطقێکی مێژووی کە ئێمە وەکو چەپ لە وڵاتانەیە ئەمانە کەمتر ئەتوانێت هینبات ئەتوانێت تەحلیلێکی دروست بە وها یەک شتیش من لە مجمەلی قسەکانە بۆ هەردووکمان ڕوون بۆم ئایا ئەوی من و تۆ ئەیڵێن هەج بزوتنەوە لە گۆشەنی شایەکە و سێریان نەوعێ لە کەڵچەر ریلاتیڤیسم نییە لێگە مەسم چۆنە ئەزانی بڵم چی ئەمێ بڵم ئایا ئێمە بەرەو ئەوە ئەڕۆی لە قسەکانمان ئەتوانی بۆنی ئەمە بکەیت کە ئایا ئێمە ئەمانەوێ ڕووداوەکان بەپێ ئەو شوێنانە بخوێنەوە پێشپێکتیڤێکی گلوباڵی نێونەتەوەی لە بەرچاونکەین نازانم بەڵام هەندێک جاریش کە سەیرەکەی من پێشووتر لەگەڵ قوتوی قسەمەکە نمونەیەکم هێنایەوە کە حیزبی کۆمیستی کارگەریانان زدی حیجابە من و تۆ زدی حیجابین ڕاسیستەکانی ئەوروپا زدی حیجابن تێگەی لەکوێ ئەتوانین هەردووکمان زدی حیجابین بێ وەی کەس پێم بڵێت تۆ ڕاسیستی ئەتوانم ئەم خیتابەی خۆم بەم شێوەیە فۆرمولێرەکەم ئەم مشکلی زدی خیتابە لە کوردستانە نەبوو لەوەی کە زدی حیجابی لە کوردستانە نەبوو بۆ چەپی ئێران لە ئێرانە مشکلی زدی حیجاب نەبوو بەڵام کەیتە شارێکی ستۆکهۆڵم چیتە کۆپنهاگن دائنیشیت و پەرچەمی حیجابێکە سووتێنی طبیعی نییە ئیتر طبیعی نییە وەکەوەی کە تۆ ئەنتی جمهوری ئیسلامی ئێرانی تێگەی لەوەری شۆ مجموعەی ڕاسیزمە ماکەمە بەسمە ئایا سیاقەکەی فەرقەکە ڕاستە بەسمە کە ئێمە باسی ئەم شەڕاناکەین و موقیفەکان لە بەرامبەریا ئەبێ ئایا ئەمەی من کە ئێڵم نەوع لە ڕێلاتیڤیزم نییە نەوع لە نسبەتدان نییە بە گۆشەنیگای تێڕوانی بۆ شەڕ جۆرێکی وای تێکە بەڵام لە گشتێتی خۆیان بە تەجروبەی شخصی خۆم ئێمە بەوەی کە وڵاتی شەڕین
هەمیشە بە ئاونا هینمان هەبوو بەشێکی زۆریش ئەم دیکتاتۆرانەی مەوەنگە سەگ و سەگبا بوون بە هیچ ئۆپۆزیسیۆن نەڕووخاوە لە دڵمانە هەمیشە خۆمان پێمان خۆش بۆ کە عێراقدا ژی دەکرێ سەدامە بۆ دابم هەمیشە بەڵامێکمان وتۆ و لە ژێری شەوە بێدەنگ پێمان خۆش بووە لەبەرەوە بەڕێی من تەجروبەی چەپی ئێمە لە چاو ئەم هەڵوێزگرتنە بەم شەڕانەیە ئەم مێژووی خۆی هەیە بۆیە خطابێکی واش بەرهەمەهێنێ بەڵام خۆشەکەی وەیە ئاوا بە سەراحەت دانیشین دەست خەینە سەری بزانین چۆن نییە و لە 20 ساڵ لە دوای 2000 شەڕی عێراقەوە ئێمە لە بەرامبەر شەڕی تراین چەند موقفێک ئەکرێ سالم بێ و بەعدێکی ئینسانی تریشی پێوێ بە بڕای من پێشووتر ئاوا جەری نەبووم بڵێم بەڵێ خەڵکی ئوکرانی حەقێتی دیفاعکە بۆ حەقی نییە کاکە بۆ حەقی دیفاعکە بەڵام تۆ بەڕات پێێنێ مەچۆ کەس نی تۆ بڕۆچۆ بەڵام خەڵکێک من وای نابیرم من ئەزای وەکو بەشەرێکی ئەو گلۆبال کە تۆ باسیەکە ئێمە خەسی گلۆبالین و ئەمانە پێویستمان بەوەیە ئێمە سەبارەت بەم مۆزوع و هەڵوێستمان زۆر بە ڕۆشنی بەیان کە یانی نابێ سڵەوە بکەینەوە من بەڕاستی بە شوێنەوەی گەڕم ببینمەوە ئایا لە ئۆکرانیا جیهەتێکەیە تەرەفێکەکەی ئینسان بتوانێت کۆمەکی بکە لە سەنگەری بوەستێ چوزانم ئیمکاناتی بۆ بنێرە پارەی بۆ بنێرە من لەو ڕۆژەوە کام شەڕیاوە بە شوێنم پرسیارەوە بە شوێن ئەمەوە حقت ئەوەیە زانی بۆ چونکە مەدانی ئەسلی کە شەڕێکی تیا بەڕێوە ئەچێت و ئەچێتە پێشەوە ئەوانە ئۆکرانیایە ماڵ و ژیانی خەڵک بۆتە شوێنی جەنگ و شەڕ بوونەتە گۆشتی دەمی تۆپ خەڵکانێک هەن خۆیان بە چەپە زانن دانیشن گاڵتە بە عقلی سەرکردەکانی ئۆکران و ئەواناکەن بەڵام وەختێتە سەر بۆچینەوەوانە کە کابراکی تاوانکارە بە ئاشکرا مجرمی حربە چووە وڵاتێکی خاپور کردو وێران کردووە چەند ملیۆن ئینسانی ئاوارە کردووە ئەم هەموو ژن و مناڵێ لە شوێنی خۆی هەڵکەنەوە ئەم هەموو پیر و پەکەوتەیە کەس نازانێ بەرەو چن و چی بکەن و لە خەستەخانەی یاوە لە مەکتەبی یاوە لە ماڵ و خەڵکی مەدەنی یاوە خەڵکی مەدەنی لە ناو بردووە کوشتووە ئەمانە حقایقی واقعەکەن کە بەرامبەر بەمە هیچ ناڵی و لەگەڵ ناکەی بە نەزەر من لە ڕووی مۆراڵیەوە مووقفەکەت ئیشکالی هەیە ئەگەر ئاوا بێ و لەوەش زیاتر من وا ئەزانم ئەگەر تو ئەتەوێ شتێکی ئیزابی پۆزتیڤ لەم دۆخەیە بێتە دەرەوە بەوە نابێ بڵێ ئاش بنەوە لەگەڵ یەکە بە ئەمریکا و رووسیا شەڕ نەکەن دەدانیشن بە ئیسراحەت بیخۆن بە یەکەوە یان وەرن ماڵی ئێمە بخۆن وەرن ڕەنجی سەرشانی کارگەر و زەحمەکێشی کوردستان و عێراق و سەرتاسەری دنیا بخۆن وەرن ببن بەین بەو مۆتەکەی بەسەر سەرمانەوێجی خۆتان تەسبیت کەن خۆ ڕاست ئێمە لەگەڵ شەڕی سەرمایەدارانە کێشەمان هەیە و ئەمانێ شەڕ ڕابۆسێ بەڵام خۆ لەگەڵ ئاشتیش ئەرا هەر کێشەمان هەیە خۆ کە ئاشتیژەکەن لەسەر حسابی ئێمەیکەن ئەوەی ئەتوانێت لەم شەڕیان مانا پیا بکە ئەوەیە ئایا لە جێگایەکەوە لە شوێنێکەوە نمونەیەک لە توانایی خەڵک و کاریگەری خەڵک ئەبینی ئایا ئەتوانی بیبینی لە شوێنێکەوە گرروپێکی پێشکەوتن خوازی ئازادی خواز دانیشتون داکۆچی لە ژیانی خۆیانەکەن و ئەڵێن نابێ هەنی هەزانی چۆنە کاتی خۆی لە هینا لە مۆزوعی سووریایە دەگیرە حاڵەتێکی ئاوا بووین کەسێک لە ناو لە چەپەکانی سووریا ئەنارکیست بوو پەیوەندیەکی بە منەوە کرد بە دەرەجە یەکەم ئیمەڵێکی ناردوەکو حیزبی کۆمونیستی کارگەری کوردستان کرێکاری کوردستان ئێوە ئەتوانین یارمەتیمان بن بڕۆینەوە بۆ ناو سووریا ئەوانە شەڕ بکەین لە دژی ئین کەسێکی ئەنارکیستە داوای ئەوواکە بزانێ ئەتوانین دامێکی لۆجستی بکەین بەرحاڵ من هەندێک پرسیارم بۆ نردووەوانە وتم و دامەت چۆن بکەین چۆن یارمەتیتان بین چیت چاوەڕوانی لە ئێمەکەن بەتەمان ئێمە چی بکەین یەشێک لە هاوڕێکان جوابی وت بابە هێوە کاری وا چۆنەکەن یعنی چێتنە ناو ئەو سووریاوە بەشداری ئەو شەڕاکەن یعنی چیەوە لەگەڵ ئەم شەڕە ئیمپریالیستیا تێکەڵ ئەم شەڕە هەردوو تەرەفەکەی ئیمپریالیستی هەردوو تەرەفەکەی کۆنەپەرستی ئینسان نابێ بەشداری تیا بکە بەڵام حەقەتەکەی ئەوەیە ئەگەر ئەزمموی ڕۆژاوا ئەبینی هی ئەوەیە جیهەتێک لەم جیهەتانە بەشداری لە پارێزگاریکردن لە ژیانی خەڵکا کرد و بەشداری لەوەیە کرد کە شتێک بپارێزێتوانە و لە بەرامبەر تەرەفی جۆر بەجووری ئەم شەڕەشاکە لێرەیە شەڕی کرد و ئەمەیە کە ئێستا ئەگەر لە 23 ساڵ و 40 ساڵی ڕابردووە تێگەی لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەزمونێک هاتە پێشەوە کەم بڵن و تۆی دڵگەرم کرد کە ئەکرێ شتێک بکرێ پۆزتیت بێتەوەوانە ئەزمموی ڕۆژاوا بوو بەچی کرا بۆی کە تۆ دەسەخیتە سەر برینێکی خوێناوی قوڵ من مەجبورم بیڵێم بۆ بەشێکی زۆری ڕێفەکانی خۆشم تووڕەکەم
ئەویش ئەوەیە هەموو تەجروبەی کوردستانی عێراق لە شوراکانە تەجروبەیە کە ئێستا هەر کەسێ لە ئێمە دانیشن بیژێرنەوە و سەربەرزی پێوە بکەین و خۆمانی پێوە باین و کتێبی لەسەر دەرکەن و هینی کەین تەجروبەی 10 ڕۆژە مقاومەتێکە لە پاڵ خەڵکی ئەو هەموو چەگارەی لە کوردستانە هەیە لە هەولێر ئەو خەڵکە چێ بۆ شەڕ لە هەولێرا کوژرێ لە مەجموعەی ڕەفیقەکانمان لە چەمچەماڵگری نایرە بن زۆریش نین ئینسان واقعیانە بیرکاتەوە نە لەشکرێکی زۆری نەهیج مەجموعەیە خەڵکی خوێنگەرمن لە من و تۆ ئازاترن دەسێنە چەکەوە چەند شەڕەکەن و ئەمڕۆ من و تۆش خۆمانی پێ باوێن و تەجروبەی شوراکان وابوو ئەم تەجروبەیە بە نەقد ئیرەجی ئازەرین بە نەقد ئیرەجی ئازەرین وەڵا دەنگی سۆسیالیستی لە خرۆشانی جەماوەری 1990 کوردستانی عێراقا غایب بوو ئەزانێ مێ بڵم چی ئەمێ بڵم مەجموعەیە کە سەرواوێکمانتیان نەبوو ئینتەرناسیۆنالیزم بەمانای چییە سیاسەتی ڕئیسیەم بزوتنەوەی بەدەستکێوەی چێ نییە خۆ بەخشانە بۆی شوێن پەنجەی خۆ لە شوێنەکە دیاریکەی پەلەماری ڕژێمان نا شەڕمان کرد خەڵق سەسارەتمان نا مەجموعەی ڕەفیقەکانمان کوچران تیاچوون برینێکی قوڵیان خۆش بێ وا بکەینێکی ینی چێگر وا بکەیتر ئەزای بەسم چییە کاتێک ئەم نمونە بچووکە لە سیاقی کوردستانی عێراقا دەرەهێنی ئەی خیتە ئەو سیاقەوەی کە مەجموعەیەک لە چەپی سووریە ئێڵێن وەرە ئێمە چینەوە بۆ ئەوێ تۆ عوزری ئایدۆلۆژی بۆ دۆزیتەوە یان مەجموعەیەک لە ئەوروپاوە بە هەچ نیەتێکی تایبەتی بێ پێی وایە کە من ئەم کەڵەگایە پۆتین قبول ناکەم وچم شەڕەکەم ئالەم سیاقای بیبینی ڕەنگە ئایدۆلۆژیەکە و عوزری ئایدۆلۆژی جا ئەزانی ئەوەی کە نەقدی سۆسیالیستی لە جونبشی شوراکانی ئێمە چ زەربەیەکی لێ ئێمەیە و چۆن خستینە کوونەوە و سەرمان دەرنەهێنایە تا ئەمڕۆ چ کاریگەرێکیە بوو هەر لەبەر ئەوەی خەتی سۆسیالیستی دیار نەبوو لە کاتێکە ئەگەر کەسێک لە کوردستانە کۆمونیستەکانی کوردستان بناسێتەوە جەرت بە 12 ڕۆژ و 15 ڕۆژی شوراکانەوە بینێتەوە کە مەجموعەیە چەگارمان هەبوو مەجموعەیە خەڵکی ناسراومان هەبوو کوژران تیاچوون و مەجموعەی شعراتی سەقەتیشمان وت هەر بەشێکە لە مێژی ئەوانەمە ئەوەی کە ئەمێ بڵێمەوە ئەوەی کە ئەمێ بیڵێم ئەوەیە ئالێرا کەسێک ئەی کات ڕەقوزێکی ئایدۆلۆژی نادۆزێتەوە ڕەنگە هەر کەسە بە مۆسی خوێ بێکە مەجموعێ پێشمەرگەی کۆنیە پەگە هەن هەمووی سویدین لێرە ئەمریکین هەمووی ڕۆشن بۆکانی ئەزانی جێسپەر سۆدەر هەیە کوڕێکی زۆر مەشهور بە قەناسەکەی ڕۆژاوای لە قەڵەمەیان هەفتەیە لەم پێش لە ترۆلەتانەژی لێرەیە توبوورین خۆی ماڵ و حاڵ و چەک و تەقەمەنی کۆ کردەوە دوێنێ شەو لە راپۆرتێکی تەلەڤیزیۆنە دەرکەوت هەر باشوە سەریشی سەلامەت بۆت ناتۆ پەلاماری ئەو شارێ بینی پۆلۆناوینیا مەبەسمەوەیە ئەم شتانە لە مێژووی خۆمانە هەن کە ئەگەر بە چاوێکی کراوە ترۆ سەیریکەی ئایا تەجروبەی ئێمە غەڵەت بوو من پێم وایە کە قەت شەکە ماڵ نەگرتو بۆ شێوە ڕێفقەکانم کردیانن یەکێ لە جوانترین تەجروبەکانمان لە کوردستانی عێراقا کە بە عەمەلی کردمان ئەو ڕۆژگارەکەمەیەکە چەکمان هەڵگرت و کێش ئەو کاتە کەسیشمان گومانمان نەبۆچی نەپاڵ ناسیۆنالیزمی کورد ناچی نەپاڵ ناسیۆنالیزمی کورد جا لە هەمووی ئێستا بەکرد بەڕاستی ئێستا تۆ ئەگەر بێتە پێشەوە باشەوە دوێنێ ئەو هینانیان ساروخان و ڕۆکێتانیان ناوە بە هەولێرەوە باشە ینی بێنە بەر چاوت ئێران هجوومەکات و یەی هەولێرەکرێ باشە لە حاڵەتی وایە ئێمە تۆ لەوەیت لە هەولێرای تۆ ئەوانە ئەگەر بتەوێت شتێ بکەیت جگە لەوەی کە ڕابکەی مەسەرەن ناتوانانی شەڕکەی ڕائەکەی خۆدەشایی دۆمەیان خەرە ئەولاوە بەڵام ئەگەر شتێک بکەیت وەکو کەسێک آخر کەسێک کاڵێ من سیاسیم و سیاسە دەکەم و گروپم هەیە و حیزبم هەیە ئیتر بۆ ئەوە هەیە کە شتێ بکە خۆ بۆ ئەوە نێ دابنیشێ کە شتێک ڕوویاوانە تەقێبە تۆقێکە و دەردی کابراوتی ئەوانە بڕوا بەجێ بێڵێ ئەمە حقەتەکەی کابێ شتێ بکە باشە کە تۆ لەوی کە هێرش ئەکرێتە سەر شاری هەولێر و خەریکە جمهوری ئیسلامی ئێران هەولێرەگرێت چی ئەەکەی یعنی ئەگەر لە پەناتا پارتی بێتۆمانە ئەو سەنگەرە بەجێڵێڵێ من نیکەم بە ئەمە ئەزانی چۆنە لەگەڵ سادەترین مووقفی بەسیتی نازانم گینە مۆراڵیە ناگۆچی هەیە باز لە سیاست و لەوانە هەر ناکەم تۆ هێرشەکرێتە سەر شارەکە دەبێت دیفاعی لێ بکەیت جا یەک شتی سیرت بۆ باسکەم ئێستا طبعاً مای سەرنجە بەڕاستی من دوێنێک جۆم لە ئەنارکیستێک بوو وڵا ئەم بەیانیە لە کاتی پیاسەیە جۆم لە ئەنارکیستێک بوو مقابلەیانە کرد لەسەرەوەی کە ئەنارکیستەکانی رووسیا و ئۆکراین چیەکەن ئەنارکیستەکانی رووسیا بوون بە دوو بەشەوە ماشە لەگەڵ ئەنارکیستەکانی ئۆکرانیایە نەگەوێ بڵێن ئۆکرانیەکان هین بکەن بڵێن لە پەنا ئۆکرانیا بن و رووسەکان لە پەنا رووسەکانە بن بەعکسەوە رووسەکان و ئۆکرانیەکان پێکەوە تێکەڵ بوون بەشێکیان لە ناو ئۆکرانیا شەڕ لەگەڵ رووسیا ئەکەن
بەشێکیشان یعنی هەردوو تەرەف بەشێکیان ڕۆیشتون کۆبوونەتەوە ڕۆشتون بۆ ئەو جمهوریەتانەیە هاتون باس و ئەوانە کە پێشتر هی نەکری ئەوانە کە ئۆکرانیەکان هجوومەکەنەوە دیفاع لە خەڵکەکەن لەوێ باشە یعنی لە هەردوو بەرەکەیە تۆ قابل بەوەی دیفاع لە خەڵکی بەڵێ ئەوانەی لە دووباسن خەڵکێکن ڕووسن نانوێت لە ژێر چەپۆکی هینابن ئۆکرانیا بن ئۆکرانیا هجوومیان بۆ کاتۆمانە بەرەنگاریە بنەوە تامان پێشتر مەبەستمەوەیە کە پێشەوەی کەوا ئەم هینە ببێ بەڵام ئێستا کە شەڕەکە لە بەرامبەر لە ڕووسەکان و ئۆکرانەکان کۆبوونەتەوە لەنا ئۆکرانیا شەڕ لە بەرامبەر جێشی رووسیا ئێستا تۆ منم خەبەرانم نەبیستوە تۆ بە شوێنەوەیت ئەما بینی کەسێک کە سەری میدیای ڕئیسی حقایەتی شەڕی ئۆکرانیا رووسیا ئەسڵا نەمە نابینێ ئەخە بۆچی ئەیبیرم بەکرد لە بەرەوەی ئەزانی بەبستم چۆنمان باس کرد کە ئایا لە چ گۆشەنیگایەکە و سەیرەکەی بۆ ئەگەر بە شوێن ئەوە بی کە پێ دوابێ خەڵکێک بۆی هەیە لە بەرامبەر دەسەڵاتەیە بۆچێتەوە ئەمە بینی بە شوێن حقایەتی ئەنارشیستەکانی رووسیاوەی بە شوێن کوێوەی بەڵام خاڵێکی گرنگی شێ ڕاستەوە شەماژیان پرۆژەی گەبەگەمژەکردنی خەڵک پرۆژەیەکی گەورەیە ئەم شەڕە و ئەو تەختی ئەعلامی کە هەیە ئەو تەختی ئەعلامی کە هەیە کاریگەریی زۆر گەورەی دانا و لەسەروی هەڵوێستەکان بەرامبەر بە چی بێ تێگەمەسم چۆنە یعنی تۆ هیچ شتێکی تر نابیستی بەغیری ئەوەی کە حقایەتەکە ناتۆی جێڕێتەوە بە جۆرێکیش ئەمەواکە کە تۆ تەرەفی ئەوبەر ناڵم پۆتین تەرەفی ئەوبەریش ئازاری خەڵکی ئەوبەریش بەو شێوەیە نابینی کە چۆن و چۆن نییە یعنی ئەمەش بەش بحاڵی خۆی ئینسان پێیوانە بێ هەموو ئینسانێ مدریکە و هەموو ئینسانێ مدریکە و ئەزانەیە ئەم داشە لێرە و گوێزی تۆ بێ نەتیجەکەی چی و کۆنسیکوێنسی ئەمە چۆنە بۆمانە چۆنە ئینسان لە زمانێکە لە زمانی بەگەمژەکردنایە و تا پرسیارەکان ئاوا گەورەتر و معقەتر بنتوانێت ئەوەی نییە کە حقیقەتەکان بەو شێوازە بینێکە هەیەی یەکەوێتە سەرەوەی کە کەسانی مدریک واعی ڕۆشنی کەنەوە کەشەن و چۆنی بەڵام دەنگەکە ئەمەگە بەرزە لەم ڕۆیە ئەم تەحلیل و ئەم تەفسیری کە لە ئاسی مێدیایەکە هەموو کەسێک لە ژێریەوە هەیەت و ئالتەرنەتیڤ میدیا ئەو کە ترەم باسیە کرد بۆ گاڵتە ئالتەرنەتیڤ میدیا لەم شەڕیا زۆر غایبە یعنی من کەناڵ عەرەبیەکان مێ بە زەقی جزیرەی تەرەفی گرتووە هیچی ئەو بەریش پیشان نایە مەڵام من دوابەشی باسەکەمان لەسەرم هینەبێ ئەم باسەوێت کە سلاڤۆژیژک لەسەر بەناونیشانی داکۆچیکردن لە ئەوروپا مانای چی لە هینا لە ینی لە پینەکی کورتە لە مەقالێکی کورتە قسە لەسەر ئەواکەڵێ من دووبارە تووشی شەرمەزاری بوومەوە لەبەر مووقفی حکوومەتەکەم هەڵوێستی حکوومەتەکەم لەسەر مەوزوعی پەنابەری سلۆڤینیاڵێ ئەم جارەیان هینی کردوەوە باوشی کردوەوە بۆ ئۆکرانیەکان بانگەکاتەوەوانە بەڵام پێشووتر ئەسڵەن دەرگای دانە یەک دانە پەنابەریشی وەرنەگرت اینجا باسی ئەو هیناکە ئەو مۆزعاکە کە هینا ئەوروپیەکان هەیەە ئاماژەیەکی زۆر دقیق بەینەکە بە ئەزین چۆنە جەنگەکە وەکو جەنگێکی ئایدۆلۆژی ئەبینێ لە هەمان کاتە کە بە نەزەری منی ژوایە یعنی زانی چۆنە زۆر کەس باسەکەن هەردوو بەر فاشیستن و هەردوو لایەن فاشیستن من پێم وانێ با من ئینتیقادم لە ئەوروپای گەورە هەیە ئینتیقادم لە ئەوروپای یەکگرتووە هەیە ڕەخنە لە هەموو سەرمایه‌داری ئەم وڵاتانە هەیە ئەزام سەرمایه‌داری لەسەر ئەساسی چەوسانەوە وستەم بنیادنراوە بەڵام فەرق هەیە لە بینی فاشیزم و غەیری فاشیزمە باشە فەرق هەیە لە بینی نازیزم و لە بەرامبەر سۆشیال دیموکراسیا فەرق هەیە لە بینی ڕاسیزم و کەسانێکە کە بە هەر معنایەک بێت و ئەوانە داکۆچی لە کۆمەڵی پێوانی ئینسانیەکەن بەڵام با بە درۆ بێ باشە درۆکەم پێی ناکەم ئەسڵ ئەساسی نێ مۆزعەکان هەموو نالەبارە لە ناوەڕۆکە هیچییانە بەڵام لانی کەم بە درۆژ بێ ئەڵێن ئینسان یەکسانە بە درۆژ بێڵەن ژن و پیاو یەکسانە بە درۆژ بێڵەن ڕەشپێست و سلیپێس فەرقی نییە بە درۆژ بێڵێن ئینسانەکان هەمان قیمەتیان هەیە هەموو یەک بەهایان هەیە ئەمانە وەنیە ئەمە لە بینێم دوانەیە جیاوازە جاوی ئێستا هەیە بەڕاستی هێرشی بۆتین بۆ سەر ئۆکرانیا هاوکاتە لەگەڵ هێرشی فکرێکی فاشستیانی دیاری کراوە کە سلاڤۆژیژک لەو کتێبە لەو نووسینە کورتە بە ڕۆشنی باسیەکات و ئەوانەکە مەسەلەن ئەلێکساندەر دۆگین کە یەکێکە لە فەیلسوفە معاسیرەکانی بە حساب رووسیا ئەوانە کتێبەکانی لە خوێندنگاکانی ئەکادیمی عسکەریەکانی رووسیا ئەخوێنرێ طبعا باسی واکە کە پێویستەکە ئیمپراتۆرەتی ئۆڕاسیا دروست بێتەوە باسی واکە لێ هەر میلەتە و حقیقەتی خۆی هەیە ڕاستی خۆی هەیە حقیقەتێکمان هەیە ئێمە لەگەڵ حقیقەتی لیبرالیزمە فەرقی هەیە
مقابلەیان کردو مەسەن مقابلەکەیم گوێ لێ بۆ باسەکەڵێ ئیسلامیەکان لە وڵاتی ئیسلامیەکان ئەبێ بە شریعەتی ئیسلامی حکم بکرێت ئەمە کەلتوری خۆیانە ئەمە سەقافەتی خۆیانە چاینە کەلتوری خۆی هەیە سەقافەتی خۆی هەیە غەرب و ئەمریکاش عینی شتە و ئێمەش بۆ خۆمانینی خۆمان یعنی جۆرێک ڕێلاتیڤیزم ئەو ڕێلاتیڤیزمە ئەو پۆست مۆدرنیزمەی کە واقعا کەوتووەتە پشتی فاشیزمەوە جاتەمان ئەم مووقیفەی کە ئەم ئەیڵێ درێژکراوەی مووقفێکی کۆنی هەندێک چەپە لە بەرامبەر غەرب و ئەوانەیە کە قسە لەسەر پۆست کۆلۆنیالیزمەوە شتاناکرێ کە گوایە سەرمایهداری لە هەر شوێنێکە بە جۆرێکی دیاری کراوە و ئەوەی لە لای ئێمەیە سەرمایهداریەکە مەجموعەیەکینی فەرقی هەیە ئەوانێمە کللتوری خۆمان هەیە بێ نموزەجی خۆمان هەبشتی لەم بابەتانە باسەکری ئەمە درێژکراوی تقریبا ئەو فکرەیە بە حساب خۆی بە چەپەزانێ بەڵام واقعان فکرێکی فاشستیانەیە و بۆتین لایەنگەری ئەم فاشیزمەیە و لایەنگەری ئەم ڕێلەتیڤیزمێر لایەنگەری ئەوەیە هەرکەس بە جۆرە حقیقت ببینەوە و جۆرەی کە خۆی مەسلحەتێتی و بەرژەوەندیەتی و لایەنگەری ئەوەیە کە بەڵێ هین بۆ دیموکراسی بۆ رووسیا نابێ بڵین ئازادی و دروستکردنی ئەحزاب و ئەم سیستەمە ئەمە ئیشی غەربە بۆ رووسیا بە کەڵک نایە بەرابەری و مافی ژن و پیاوەکو یەک بن و مەسەلەن هۆمۆسێکسوێلەکان و ئەمانە لەگەڵ کولتوری ئیسلام و مسلمانان و ئەوانەیە نایە توانەوێت بە کولتوری خۆیان حکم بکرێت یعنی ئەم فەلسەفەیە ئێستا ژیژێک لەم ڕێگایەوە کە قسەی لەسەرەکە ئەوانە ئەڵێ بە جۆرێک ئەم تەسەڕوفاتی ئەوروپا ئەیکا هەمان شت تەکی دەکاتەوە یعنی لەم بەریشەوە کە وەختێک ممارەساتەکانی ئەو هێزە دەوڵەتانە ئەبینی لە بەرامبەر پەنابەرانی لە ئۆکرانیاوە هاتوو کە جیاوازن لە پەنابەرانێکە لە رووسیاوە هاتوون یعنی مەسەلەن ئەزانی چۆنە بۆتین 10 ساڵی ڕێکە مناڵی سووریا کوژێ لێگەی 10 ساڵی ڕێکە مناڵی سووریا کوژێ ئەوەی ئەمڕۆ لە میدیای غەربەوە بەڕاستی پێویستە ڕەخنی لێبژیرێ ئەوەیە بۆچی ئەمڕۆ بە پۆتین ئەڵێن تاوانکار بۆچی ئەو وەختەی کە لە گرۆزنی 250,000 ئینسانی کوژ لە چیچان پۆتین باشە ئەو کاتانە جۆرج بوش و پۆتین ببینە دەستی یەکیان گرتۆ و هەڵەپەڕن و شایەکەن بەیەکەوە ڕەقسەکەن وە کێشەیەک لە بینیانە نییە وەختێک کوشتارەکە کوشتاری ئەوروپیە چاوشینەکان نییە بەڵام وەختێکە بێ بە هیوان اینجا مشکلەکە دروستە بێ بەنظرم ئەمە جێگەی ئینتیقادە وەڵام ئینتیقادە نەک لەو ڕوانگەیەوە کە بۆچی دیفاع لە ئۆکرانەکانەکەن لەو ڕوانگەیە بۆ دیفاعتان لە سووریەکان نەکرد ئەی بۆ دیفاعتان لە یەمەنیەکان نەکرد ئێستا بۆچی ئەبێ هەر ئەوانەی کە ئێستا ئەڵێن بۆچین ئاوایە ئاوا مەسەرەن فۆڵک پارتی لە هین لە سوی تۆژە زانی هینەکان لیبراڵەکانەوە تا داواکەنەڵێ بە چەک بە سعودیە بفرۆشین لە حاڵێکە سعودیە ئەم چەکانە ئەبات قەسبی یەمەنەکانی پێکاو یەمەنەکانی پێ لە ناوەبە بۆ ئەیان ڕەوایە بۆ ئەمەیان ڕەوانیە بهین بێ بڵێ بە بڕای من سەرکە ڕاستیزم لە ئەوروپای مێژوێکی درێژی هەیە ڕاست ئەم مێژۆ درێژە لە هەندێک جارە بە ڕووکەش و مەکیاجێکی جوان ئەشارێتەوە و لە هەندێک ڕووداوی بەسیتە زۆر عادیەتەوە سەرشانەوە بە بڕای من ئەوەی کە دەرکەوت هیچ شتێک نییە جگە لەوەی کە ئەم وڵاتە وایە من سوپاسیەوە شەکەم کە 2 ملیۆن ئینسان ڕێیان کرد سێرکە بعضێ شتەیە کە مجتمعی ئەوروپی جومگەی گەشی زۆری تایە من بیرمێ شەپۆلیەکەم سووریەکان کە هاتن وێڵکەم ڕێفیوجی شعاری زۆر خەڵک بوو خەڵک بوو ئەم ڕاستی سوید کە مۆدەراتەکانن ئەیوت شعارێکی ڕاینفێل کەڵێ دڵتان دەرگای دڵتان بکەنەوە ئەم شەپۆلە بە بەڕاستی جوان وەرگیرا و من سێرم لەیەکە لە سنترال ستیشنەکانی شارەکانی مالمێ و ستۆکۆڵموانەیە خەڵکە هاو ڕۆکێکی عادی وەکو ئێستەی چۆن لە حدودی ئۆکرانیا پۆلۆنیا وەستا و نانیانیانی و ئاویانێ و تۆزیانەکردن مەولاولایە تاوەکو وردە هەستکرا کە ئەم تەحەدیاتانە زۆرە لەسەر ئەو حیزبی ڕاستی وڵاتەکان دروست بوو ڕاستیزم بوو بە ئین ئەجنەبی بوو بە وەحشوو بوو بە درندە و کاریگەریەکەی ئەوەیە کە ئێستش لە سویدا دوای شەپۆلی 2015 دەمیان نەکردەوە بڵێن خەڵکی تر وەرەگرین و تەواوی قانونیان بڕی و کەم کردەوە بەسمۆیە لەم ئەزمانەیە دەرەکەوێت بە زەقی خۆ کلیپی سیر هەیە کە سەحافیەکانی هەم جەزیرە هەم نووسەرانی CBS نازەم ئەمریکی و کوێ بەعالەون ئەوانە سپین ئەوانە مەسیحینەوەوانە جوان ئەم سێکە تراژیدا ڕاستیزم نییە با مۆزوعەکە نەگۆڕین ئەم ڕاستیزم بەشێکە لە مەینەت و میحنەتێکی زۆری ئەجنەبی کە لە وڵاتانە پێژی
لەو شوێنەیە کە عادی ئەڕوا ڕاسیزمەکە لە ژێر پەردەوە ڕەو نابێنێ لەو شوێنەیە کە ئیتر ڕێک دەسەخاتە سەرەوەی کە خەریکە هەڕەشە لە سیستەمیانەکە بەوەی خۆیان پیان وایە یەکسەر بە عەلەنی دەنگ هەڵەبڕێەوە. ئێستا یەک شتی وردی شت پێ بڵێم، ئەوروپای شەرقی هەر ئەوروپای شەرقیە قیمەتی لە من زیاترە کە من لە شەرقەوە هاتووم، یعنی نییە ئەو قەش زەرترە ڕەنگە هەنگاوی لە پێش بنەوەتر بێ، بەس دوو ڕۆژی تر بە هیوادارم شەڕەکەت بۆستێ و درێژەی نەبێ بە عەدەدی ملیۆن و نیوەی لاجی کە چۆتە سەر پۆڵی ناو وردە شارە ئابوووریەکانی تەحەدیاتەکانی لەسەر بازار لەسەر خوێندن لەسەر ئەمانە زیاکە، ئەو کاتە هەستەکەی کە ئەم نەوعە لە ئەجوا دروستکردن چۆن ئەو ڕاسیزمەی کە لە ژێرەوە تا ئێستا بە شێوەیەکی نهێنی هاتوو ئێتە دەرەوە و ئەحزابی ڕاستی تر چۆن لە ژێر پەرچەمێکی ترا ئەمجارە خیتابی ڕاستیستی خۆیان درێژە پێێنە و کاتە خیتابی هین نییە، خیتابی سەرڕەشبوونیە مومانان نییە و کاتە خیتابی هێزی کاری منە باوچیە باوچی نابۆمانە. ئەمە بەعدی چی کێشەکەیە کە بەڕێی من ئەوەی من بەڕۆشنی پێ بڵێم لە هەردوو بەرەوە هەیە جێی داخە لە ئەوروپای شەرقی دەستبردن بۆ ڕاستیزم بوو نەقەت لە کولتوری ڕاستیستی زۆر لە دواوەترە، یعنی لە ئەوروپای شەرقیە دەست بۆ ئەم میراتی ڕاستیزم نەبراوە بەنای کۆمەریزم و ئایدیۆلۆژیی ئینسانیە و چۆن و چۆنەمانە ڕە نەدراکە مەسایلەکان ئینتەرسێکسوال ئینتەرتێکستوالیتێتەوەی کە لە گۆشەنیگایەکی جۆر تەبەقە و چین و ڕەنگ و ڕەگەز و ژن و نازام چی و چێمانە تێکەڵکەی تەحلیلێکی وای بۆ بکەی. هەمیشە ئەوروپای شەرقی لە پەیوەند بە ڕاستیزمە بە جۆرێکی ژمێژوێکی سیریە سۆڤێت هەمووی وڵاتانی عالەمی تایە کەس لە کەس ناکەوێ لەلایەکیشەوە جوولەکە بوون کە شەڕەکات و جوولەکە ڕزگارەکە، بەڵام ئێستا جوولەکە بوون شتێکی زۆر قورسە لە وڵاتێکی وەکو سۆڤێتە. بەبەستمەیە ڕاستیزمێکی ئەوروپی هەیە، ڕێگەکانی تونگە، سترکچەری خۆی هەیە، ڕێجی مێژووی هەیە لە مێژووی عبودیەتەوە دەست پێکات تا مێژووی شەڕی جیهانی دۆم و قەتوعامی نازیستەکان کە بەلووتکەی خۆیەگاکە 5 ملیۆن ئینسان کە لە تۆ ناچێت سووتێنێ و میراتە لە هەموو وڵاتەکانی ئەوروپایە هەیە، لە هەندێک شوێنە دەستی بۆ برا و نەقدی لێگرن، لە هەندێک شوێنە بۆی نەبرا و ئەمڕۆ بەزەقی لە ئەوروپای بینی تۆ من و تۆ جەرگمان ئاوەکە کە ئەبینی ئاوە مامەڵێکی ناخۆشەکرێ. من مەجموعە تەلەبەی هەندی و پاکستانی وانم بینی لە حدودە 4 ڕەش کردبیان ئەو دیوی پۆڵۆنیا و نیانەش بێنم دیوان نانێت پێنم یەگەی لە کاتێکە نەبوونی و بژاریەمانە ڕەنگی نییە، بەسام لەوێ لەسەر و میحنەتی ڕاکردنیشانە لەوێ ڕەنگی هەبوو، بەس وەکو پێم وتی ئەمە حقایەتی ڕئیسی نییە، حقایەتی ڕئیسی نییە و کاتێ فۆکوسە چێتە سەرەوەی کە ڕاسیزم هەیە ئیتر چیرۆکی گەورەی شەڕەکە ونەبێ ئەوە ئیتر بە شوێنەوەی کە تۆ لە ڕاسیزمە عذرێکتر بدۆزیتەوە کە پێ دوایە بەڵە شەڕەکە ڕەوایەت ئەم بەشەشی لێ بینی تێگەی ئەزان وای ناقر زۆر کەس هەنەوانە ئەو ڕینانە تەبری دەکەن ئەو ینی مەسایلانە وەکو تەبریرێک بۆ ڕاست و ڕەوابوونی شەڕی رووسیا لە بەرامبەر ئۆکرانیا بینۆک بڵێ رووسیا مەسەرەن جێشەکەی خۆی نازیستەکان لە ناو جێشەکەیان نەبن، ینی رووسیا بۆ خۆی هەڵگری ئەوی نێجا تەمان سلاڤژیک باسی ئەوەکە ئاڵێ داکۆچیکردن لە ئەوروپا بە داکۆچیکردن لەو قیەمانە بێ، ینی شەڕکردن لەگەڵ بۆتینا بەڕاستی بە شەڕکردن بێ لەگەڵ ئەو قیەمانەی کە جیاوازی لە بینی ئینسانەکانە کاوە ڕخنە لە ئینسانەکانە بگرێ. من هەرەوەنش بڵێم یعنی بەڕاستی پاراستنی ئەوروپا بە جۆرە لە جۆرەکان بازەجار باسەکرێت، ینی ڕاستیزم ئەو دیویشی هەیە مەسەرەن بۆ ئێمە ماڵمان وێران بێ بۆ ئەوروپا ماڵی وێران نەبێ. ڕۆژە ئینەکەم بینی حەفلەیەکی فەڵەستینەکانم بینی لە غەزە هینەکەک ئەبراڵێ لێدە پۆتین هەموو ئۆکرانیەکان دەرپەڕێنە ژنەکانیان بۆ ئێمە بێنن بابیان هێنین، ئەو خەڵکەش هەمووی هەڵەپەڕێ لەسەر هینەجا یعنی ئەو نیە جۆرێک هینێکی ئەحساسێکی ئینتیقامی هەمیشە لە شەرق ئامادەی هەبوو شەماڵ چۆنە بەس زین هەر ئەوە ئامادەی هەیە لەگەڵ تێنەگەیشتن و مەسەرەن هەزم نەکردنی واقعێتەکانە. ینی من هەمیشە ئاواڵم ئەگەر مەسەرەن ئەوروپا بێ بە ڕۆژهەڵاتی داوەڕاست بێ ڕۆژهەڵاتی داوەڕاست بێ بەکوێ سێرە بۆ بژەرمەوە وەختی خۆی لە وەڵ ترانسلێتەریان نا کلیپێکەیە بە هەرە هیستۆریایە کە بەش بە تەلەڤیزیۆنێکی نازام عەرەبیە شوێ چێتە بەردەمی ژنێک لە غەزاڵەیەوە لە نازام خەبەرەکەیان چۆن پێوت و کاکە هەلە لێە هەڵەپەڕێ پێگەی دوایی 1001 عوزریان هێنایەوە عالەمی عەرەبی و سەحافەی عەرەبی بڵ با بەجەندامەوە کەرە گوێژە هیچ تێ نەگەیوە لەبەرەوە هەڵ نەپەڕیەوە بۆی کە پێی خۆش بۆ ئەمریکا هینە خۆ هەر ئەوە
ڕاسیزمی لە ئاستی شەقامەکانی ئەوروپای بردە ئاستێکی بەرزەوەکەیلەوە ئێمە لێمان قەماسی 1000 کەس کوژراوە چەپڵە لێن بەڵام لە حەقیقەتە واقعیت بوو زۆرێک کەس پێی خۆش بوو دڵی ئاوێ خواردەوە 20 ساڵ ئەمریکایە بەسەرمانە لەژێرەوە شەقێکی لەوان ناو خۆی ئەمە نەکبەتیە خۆی ئەمە نەکبەتیە زانی کە واقعیشە واقعیت نە لەبەری عوزری بۆ بینیتەوە واقعی ئینسان ئیساتە ژێردەستەیە نەکبەتە لە شوێنێکە ئەوەی کە شەقەتی هەڵەیە حەزەکەی کەسیشتر بینی شەقەتی هەڵەیەن من بەس ڕاستیزمی خەڵکانی ژێردەستەم زۆر پێ دواکەوتوانەتر و عوزری نییە شەماجیان عوزری نیە زۆریش دواکەوتوانەترە زۆر نائینسانیانەترە زۆر نەزان بڵێم چی زۆر نزمتر لە ڕاستیزمی خەڵکانی باڵاتر من هەمیشە تاقیب کەرەوە بیبینانی وا مەسەن ئەو جۆرە حەقد و تووڕێی و قینەی کە لە لای ڕاسیستی نەتەوەیەکی ژێردەست یاخود ڕیسێکی ژێردەستەوە ئەیبینی بەرامبەر بەهین زۆر ئەو نیە بە جۆرێک ڕەوایی بەخۆیەدایتر هەموو حدودێک بپسێنێ بەرحاڵ گفتوگۆیەکی خۆشمان بوو ئەم باسانە ئەم ڕۆژانە پێویستەکە بکرێت ینی مەسەلەی جەنگی رووسیا بە بڕای من دەرگای کردەوە لەسەر زۆر باسی مهم و گرنگ کە ئێمە لێی وردبینەوە مەسەرەن لە پاشخانی بیرکردنەوە و تێڕوانی خۆمان وردبینەوە لە چەکە فکری و هەڵسەنگاندنە فکری و سیاسەکانی خۆمان وردبینەوە لە مۆزیعەکانی خۆمان وردبینەوە لەو وردبینەوە کە چ کاریگەرێکمان هەیە لەسەر دنیای ئەمڕۆوە چۆن نتوانین کاریگەرتر بین زۆر کەس پێی وایە ئەمە ناتوانین کاریگەر بین هەر پێمان هەیە بۆمان هەیە قسە بکەینەوە نیە لە دووتفەکەی خۆ بکۆ بڕۆ هەر ئاوامان لێهاتەوە نییە ینی زۆر کەس بەڵام من بش بە حاڵی خۆم پێم وانە من پێم وایە کە ئازادی و گۆڕانکاری لە کۆمەلگای ئەوانە حقیقەتێکە و دێتە دی ئایندەیەکە و هەر ئەیبینین ئێمەش نەیبینین جیلەکانی دوای ئێمە ئەیبینن لەبەرەوە من زۆر بەلامەوە گرنگە بیر لەوە بکەینەوە کە چۆن کاریگەر بین چۆن کاریگەری دابنین چۆن بەردێک لە شوێنێکەوە بۆ شوێنیش کە بجوڵێن لە بریەوەی کە تەنها مەسەلەن مەواقفی پاک و تەمیز و ڕێک و پێک و جوان نیشام دەینەوەوانە و پرسیارەکانمان بچێتە سەرشتی پراکتیکی واقعی ئەگەر ئەمڕۆ لە بەرامبەر ئەم شەڕەیە وەستاوین جگەلەوەی کەوا دیارە خۆ پیشاندانەکەین وڵێن بوەستێ شەڕ فرسەتی چیتر هەیە بیکەین کۆمەک بە چێ بکەین لە تەرەفی چیا بوەستین وایە ئەگەر بینیمان ڕۆژێک مەسەلەن گروپێکی چەکدار لە ئۆکرانیا دەرکەوتووانە پێویستی بە کۆمەچیەوە بیکەین یا نیکەین و ئەگەر ئەمە دووبارە بۆ وڵاتی خۆمانە مۆزیعمان چێ بێ ئەمانە مەسایلێکن کە ئێمە پێویستەکە لیان ورد ببینەوە من سپاس دەکەم کە بەشدارم بووی لەم گفتوگۆیە زۆر من خۆشم سوودم بینی بەکرد لە قسە و باسەکانی منیش پێما بوو بەڕێی من واز لەوە بێنە سێر کە دوو کە زێرەوە دانی چین بە ئارەزی خۆمان کەس نهاتوتە سەرخەت بە ئارەزی خۆمان قساکە بەس بەڕێی من پرسیاری زۆر جددی بوون عادەتەن بنووسینەمانە زۆری ئەوێ بەڵام لەباری قسەکردنەوە هێنانەوەی نەمازجی زۆرە و گەڕانەوە بۆ تەجاربی خۆمان و بەشێکشینەوە بەسەری خۆمانە ینی بەڕێی من شخصی خۆم لەگەڵم ڕووداوانەیە هەستەکەم گەورەترە بم هەستەکەم ئەکری عقلم فراوانتر بێ ڕەنگە کەسی پێی وای بۆ لە بڕۆدانش لە ساوە ڕەمەڵەیە بەڵام کاتی ڕەبتەکەیتەوە بە مێژوویەکە کە خۆمانە تێ هاتوین و لە گۆشەنیگایەکی گەورەترەوە ئێستا خۆمان لە ئەوروپایان پێشوەتر لە دیەک و شارێکی کوردەوارێ دانیشتنی شپان نەبینیوە پێشپەکتیڤەکان گەورەتر بوون و هەمیش دەستمان بە کەرەساگا و تۆ ڕۆژانە واشنگتن پۆستە خوێنیتەوە سەیری صحافی عالمیەکە ثانی دنیا بینی یعنی ئەوەی کە ڕۆژگارێک بەلاتەوە فڵان فەیلسوف وای وتوانە ئەمڕۆ هەر تۆز ئینگلیزی و ئەڵمانی بزانە گەورەترین مەزدەرەکانی فکر و منطق و سیاستە لە بەردەسایە بڕۆ خۆتی پرچەکە و بیخوێنەوە بزانە چێ شەکتیش نییە بی قبولکەی مجرد ئەپدەیت بی معلومە منی سپاس دەکەم بۆ کاتی تر هەر بژی زۆر سپاس دەستەکان خۆش سپاس شەماڵیان بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەویشمان وێدەوارم تا بەرنامەیەکی تر و یەکدیتنەوەیکی تر شاد و کامەران بن ڕۆژێک